ملاحظەیەومان کردووە کە یەکێک لە کێشە ڕئیسیەکانی ئەتوانم بڵێم ئەم 2 ساڵەی ئەخیر ئەوەیە کە کەیسی ڕۆژنامەنووسانە لە دادگاکان کە مشکلێکی زۆری دروست کردو و نیگەرانێکی زۆری دروست کردو بەوەی کە بەشێکی زۆر لەو سکاڵایانە بەدەر لە یاسای ڕۆژنامەنووسی لە دژی ڕۆژنامەنووسان تۆمار دەکرێت و ئێمە لە سەنتەری میترۆ بەردەوام پێمان وایە ئەو بابەتانەی کە جەدەل دروست دەکەن ئەوانەی کە پەیوەندیکی ڕاستەوخۆیانەیە بە ئازادیەکانەوە پێمان باشە کە زۆرترین وتوێژ و مناقەشەی لەسەر بکرێت پێش ئەوەی تەڕەح بکرێت بە نمونەی دادگایەکی تایبەتمەند بە بڵاوکردنەوە لە هەرێمی کوردستان. دیارە لە ساڵی 2010 دادگای تایبەتمەند بە بڵاوکردنەوە و میدیا لە عێراق دامەزاوە، دواتر ساڵی 2007 ئەم دادگایە وەستێرا و لە ئێستادا دووبارە تەفعیل کراوەتەوانێ. ئێمە مناقەشەکەی ئەمڕۆمان لەسەر ئەوەیە کە ئایا لە هەرێمی کوردستان دادگایەکی هاوشێوەی دادگای بەغداد دەتوانین دابمەزرێنین و دواتر سوودی لێ ببینین. ڕاستە مشکلە زۆر بووە لە عێراق کاتێ ئەو دادگایە کارا بووە، گلەی ئەوە دەکرات کە ڕاستە دادگایەکی تایبەتمەندە بە بڵاوکردنەوە بەڵام یاسایەکی تایبەتمەند نەبوو بە بڵاوکردنەوە یاخود بە ڕاگەیاندن، بۆیە مشکلی زۆری لە بەغا دروستکردن و یاخود جۆرێک لە جۆرەکان نیگەرانی دروست کرد بوو. بۆیە ئێمە ئەم پرسە ئەمڕۆ بە حوزوری جەنابتان مناقەشە ئەەکەین و بابەتی بڵاوکردنەوە یاخود بابەتی ئەوەی کە دادگای تایبەتمەند بە بڵاوکردنەوە بابەتێکە کە دوو ڕای جیاواز لەسەری هەیە. هەندێک پێیان وایە کە ئەم دادگایە سوود دەگەێنێت بە دۆخی ئازادی ڕۆژنامەنووسی و بەشێکیان پێیان وایە کە نەخێر بە پێچەوانەوە ئەم دادگایە ڕەنگە ببێتە ئەوەی کە ژمارەی کەیسەکان زیاتر بێت لەسەر ڕۆژنامەنووسان و هەروەها ڕۆژنامەنووسان گیرۆدەی کۆمەڵێک کەیسی یاسایی بن کە ڕەنگە ماوەیەکی زۆر لە دادگاکان پێوەی سەرقاڵ بن و لە کارەکان بترازێن یاخود بە جۆرێک لە جۆرەکان دادگاکان وەک تۆڵەکردنەوەیەک لە ڕۆژنامەنووسان بەکار بهێنرێت و نەتوانن ئازادانە کاری خۆیان بکەن. بۆیە من نامێت زۆر کاتەکە بگرم، دووبارە بە خێراتنتان ئەەکەم، سوپاسی وجودی هەمووتان ئەەکەم. دیارە کاتەکەش تۆزێک لامانە دووبارە داوای لێبوردنەکەم و حەزەکەم پێشەوەی مناقەشەکان دەست پێ بکەین کۆفی برێک لەو دی و ئامادە دەبێت کراوە دەبێت هەش کاتێک هەچ کەسێک ئارەزومەندانەیە ئەتوانن هەشتێکتان پێویست و بێنە سەر مێزەکەتان لە کاتی مناقەشەیە. دووبارە بەخێر بێن و سوپاس. فەرموو کاکەرم. جارێکتر بەخێر بێن. کاک دیاری باسی دادگاکەی کرد، نامێ من زیاتر تەفاسیری لەسەر بڵێم، بەڵام ئەوەی کە گرنگە لەم دادگایە کۆمەڵە ڕای جیاوازەیە لەسەری. بۆ نمونە هەندێک پیان وایە کۆمەڵێک قازی مختەسە بن بە مەسلەی دادگای بڵاوکردنەوە کە ئەمەش یارمەتیە لەوەی کە تێگەیشتنیان باشتر بێ بۆ مەسلەی ڕۆژنامەنووسی بڵاوکردنەوە. ئەوەش کە زۆر گرنگە لە هەرێمی کوردستانە لەبەرەوەی یاسای ڕۆژنامەنووسی هەیە. پرسیاری ئەوە بکەین ئایا ئەم دادگای بڵاوکردنەوە ئەو بۆشاییە پڕەکاتەوە کە هەموو ئێستا لە جێبەجێکردنی یاسای ڕۆژنامەنووسیا هەیە. جا بۆ ئەمەش سەرەتا حەزەکەم دکتۆر سامافۆزی تەرحێکی هەیە لەسەرەوە پێشەچێکمان پێ بڵێ لە ماوەیەکی کورت تا بۆی کە دەست بکەین بە گفتوگۆکەمان، دوایش هەر بە ڕێزێک هەر تێبینی و سەرنجی چێبوو ئەتوانین قسەی لەسەر بکەین. فەرموو دکتۆر. دەستی هەموو لایە خۆش بێ، دەستان خۆش بێ. بێگومانم بابەتە جارێکی کە پێش چەند ڕۆژێک لە کۆتایی مانگی پێشوو بوو مەجلیسی عەلای عێراقی بڕیاری داکە ئەم دادگایە بە شێوازێکی جیاوازتر بە شێوازێکی باشتر لە هەموو محکەمەکانی ئیستیناب لە عێراقدا دروست بکرێت، تاوان لە سەرداوای نقابەی سەحەفیین و لەگەڵ بڕیارەکەیە جەختی لەسەرەوە کردوێتەوە کە لە کاتی دادگاییکردنی ڕۆژنامەنووسانە پێویستە ئاگاداری سندیکا بکرێوەکەوەی کە لە یاسای ڕۆژنامەنووسی هەیە. دیارە کاتەکەی من زۆر مەحدودە چکە هەر یەکێ لە ئێوە دڵنیام قسەتان هەیە و من پێم خۆشە مەجالێکم پێ بدرێ من لە داکۆکی کەرانی دروستکردنی ئەو دادگایە لەبەرەوە هۆکارایی کە ئێستاکە بە خێرایی دەیخەمە ڕوو و لە تەنا دەمەوە نەبڵێم لە کاتێکا کە دادگایە لە بەغدا هەبوو لەو سەردەمەیە من توێژنەوەیەکم لە سەم بابەتە کرد هەموو لایەنە سلبیات و ئیجابیاتەکانی لە ڕووی قانونیەوە
و توێژنەوەکە چەندانەیە کەمیان نابوو بەخشیمەوە بە برادران ژمارەی کەمم کۆپی کردبوو کە من لە داکۆکی کەرانم دڵنیاشم لە ئامادەبووانە کەسانێکەیە لە پێی باش نییە دادگایە هەبێ مبڕێراتی هەردوو لامان مبڕێراتمان هەیە دوجار ئێوەن یانی زۆر خۆشحاڵم کە لە ناو نخبەیەک لە کەسانی مختص کە لە جۆرێک پەرلەمانێک دەچێت بۆ مەسلەی کاروباری میدیایی کە لە هەموو جۆرێکی تایە ئێمە باس لەو بابەتە بکەین و لە ناو خۆمانە تاو توێ بکەین پێم وایە یەکەم پێدەچێت لە سەرەتاوە هەندێک برادر باسیەوە کە ئایا و محکمەیەکی خاصە نییە کە بە گوێرەی مادە 95 دەستور مەنع کراوە محکمەی خاصە دروستکرێت نەخێر یعنی با کات بۆەوە نەکوژین نەخێر ئەو محکمەی خاصە نییە محکمەی خاصە محکمەی ثەورە و محکمەی شعب و ئەوانەیە کە بە ئیجراءاتی قانونی دادگای خەڵک نەکراوە ئەوە محکمەیەکی متخصصە وەکو محکمەی ئەحداث محکمەی توندوتیژی دژی ژنان محکمەی تجارە محکمەی عسکەری کۆمەڵێک کەسانێکی یان جۆرە پیشەیەک وا باشترە دادگایەکی تایبەتمەند کێشەکانیان ببینێت لە بەربوونی اختصاصات ئێمە من دەزانم ئەم بابەتە هەزمکردنی لە سەرتاوە قورسە هەموو بابەتێکی تازە وایە بیرم دێ کاتێک کە یاسای ڕۆژنامەنووسی دەویسترا دادرێ دەوترا بۆ یاسا بۆ خۆمان دابنین ڕۆژنامەسان بۆ غەڵەتە بکە لە کاتێکا دەرکەوت کە برەوێکی دابە مەسەلەکان لە کوردستاندا و دادگایش من پێم وایە ئەگە بە جوانی دروست کرێ دەتوانم بڵێم کۆمەڵێک لە کێشەکانی دادگایکردنی ڕۆژنامەنووسان کەم دەکاتەوە ڕۆژانە گوێمان لەو قسەیە دەبێت کە دادگاکان بە گوێرەی یاساکە کار ناکەن دادگاکە لە شوێنێکە یاسا پێشکەوتوو بێ دەبێت ئەو مؤسسەیەشی یاساکە جێبەجێ دەکات ئەویش پێشکرێ ناکرێت لەژێر بە ئالێتێک ئیشکاکە ئالێتە زۆر کۆم بێ یان تەقسیماتی دادگاکان لە کاتێکە قانونەکانێت تەتەوری کردو ئەوەتانی عێراق لەو مەسلەیە ڕێیادە پێشکەوتووە و پێش عێراقیش وڵاتی دیکەمان هەیە بە ئالێتێکیکە کاری بەوە کردووە مەسەر لەبنان کە من لە توێژنەوەکەی باسی وڵاتانە هەمووی کردووە کە بە جۆرە لە جۆرەکان محکمەیەکیان تەرخان کردووە بەوەی کێشەکانی دادوەری ببینێت و محکمەیەک بێت کە کەمترین هەڵە بکە بەڕێزان یاسای ڕۆژنامەنووسی کونج و کەلەبەری کێشەکانی ڕۆژنامەنووسانی باز نەکردووە پەخشی ڕاستەوخۆی تیان نییە ژیانی تایبەت یەک وشەیە بەڵام چی دەگرێتەوە حیاتی خاصە یەک دنیا شت لەوانەیە تۆ بڵێ ئیگرێتەوە یەکیشکە بڵێ نایگرێتەوە ئەو مەسەلانە پێویستیان بە مەبادی قەزایی هەیە مەبادی قەزاییش باشترە دادگایەک بێ کە متخصص بێ خۆی لەسەری دەڕواتەوە لە داهاتوودا ڕنگ بێ و پرسیارە بکرێت چکامە یەکەم چالاکی نییە لە ساڵانی پێشووە بە لە چەند ساڵێ سندیکا کارێکی لەسەر ئەمە کرد بەڵام گەشتە دەرەنجام کە نەکرێت ئەو دادگایە من بیرم بێ پشتیان بە خەبیری کێژنەبی بەست بوو سندیکا لە هەولێر کرا چالاکێکە پێی وا بوو ئەی بۆ لە وڵاتانی کەنیە وڵاتانی کەوکو یەمەنین ئێمە لە قۆناغی گواستنەوەیان لە وڵاتێکی شمولیەوە بۆ وڵاتێک کە ناڵێم دیموکراسین بەرەو ئەوە هەنگاو بنین بەرەو ئەوە هەنگاو بنین پێویستیمان زۆر بە ئەو بنەما تازانە هەیە کە لەگەڵ ئازادی ڕۆژنامەنووسی بگونجێ بۆیە من پێم وایە گرفتێکی ئەوتووە نییە ئەو دادگایی کە لە عێراقا هەبوو چەند دقەمەیەتی بۆ قسەکردن باش چەند ماوەت کاتە باش ئەو دادگایی لە بەغدا هەبوو یەکێ لە کێشەکانی کە من لەو توێژنەوەیان نووسیومە لە گۆڤارێکی زانستی بڵاوەتەوە یەکێ لە کێشەکانی ئەوە بوو کە قورساییەکی مەکانی لەسەر لایەنەکان دروستە کرد ئەویش ئەوەیە هەموو 500 محافەزەکە لە بەغاوە کێشەکانی لە ئەبینرا تەنها ئەوەی لێ دەرچێت بەڵام لەگەڵەوەشە هەرچی ڕۆژنامەنووسان بوو با تا حدێکی زۆر با بە مطلقی قسە نەکەین ڕازی بوو لەو بڕیارانەی کە ئەو دادگایە دەریە کرد یعنی من قسەیەکی برای بەڕێ شوان داودیتان بۆێنمەوە ئەوەی من چەندین داوام هەیە و کاتە سەرنووسەری ڕۆژنامەیەک بوو لە بەردەمی و محکەمەی بەغالی ناترسم بەڵام یەک دادگایم هەبێت لە محکەمەکانی کوردستان ڕوحم لێچێ بەڵام لەوەی ئەوێ 500 داوام لەسەر 500 سکاڵا زۆر بەلامەوە تەبیعی و ئەچمە بەردەمی بووە چکە دەزانرێ حاکمەکە چۆنە لە ئەسباب موجبەی دروستکردنی محکەمەکەی دیکە کە لە 2010 بوو ئەڵێ ئێمە ئەوە دادوەرێکی بەتوانامان بۆ ئەو شوێنەدانا چکە محکەمەی متخصص بێ کەسێ بێ هەموو دادوەرەکان وەکو یەکنین لە کێشەی قەزاییە ڕەنگ بێ وابن بەڵام بۆ اختصاصێک دەبێ یەکێ بێ ئیلمامێکی بێ ئیلمامیشی نەبێ دوایی خۆی تەطویر پێەیە بەخوێنەوە بە خولو بەشتیوە ئەو دادوەرە بەڕێزە ناتوانانی بڵێ ئاستی دادوەرەکان لە هەموو شار و شارشکەکانە وەکو یەکەن یان سێرکردنیان بۆ ئەهمیەتی ڕۆژنامەنووسی چییە لە کاتێکە لە ئەسباب موجبەی قرارەکەی 2010 ئەڵێ دادوەرێک دانێن کە لە ئەهمیەتی ڕۆژنامەنووسی تێگا بۆ ئێستای عێراق بۆم پێم وایە ئەو کارە دروست کرێ و لەو کاتەیە ئێمە ڕەختەیەکمان کرد کە ئەم محکەمەیە بۆ لە هەموو شار و شارۆچکەیەکان نەبێ بۆ لە یەک شارە هەبێ و دەعواکانی ئەژگار زۆر بوو و من قراراتەکانی بە منەظەمی بۆیان ئەناردین لەو محکەمەیە
لەو جارەیە کە هەڵیان وەشانەوە لە 2007 کە ڕایان گرت هەندێک ڕۆژنامەنووس دژی ئەو ڕاگرتنەوە وەستا پیان وابوو لەبەر ئەسبابی سیاسی لەبەر سیاسەکان زەختیان کردووە لە مەجلیسی قەزا ئەو دادگایە نەمێنێ بەڵام نە دەرکەوت بۆ ئەویانە بە باشتر بیکەنەوە ئەویش ئەوە بوو بەڵگەم لەسەر قسەیەکیە 2016 قسەیەکی وتەبێژی ئەنجومەنی دادوەری عێراقی هەیە کە تاریخەکەی لەناو توێژنەوەکەمان نووسراوە ئەڵێ لە داهاتووە پێش هەڵوەشانەوەی لە داهاتوویەکی نزیکە ئێمە 3 دادگای دیکەی وەکو ئەمە دەکەینەوە لە بابل لە کەرکووک لە بەسڕا بەڵام دیارە لە ئەنجامی تاوتۆ بڕیاریانداوە نەک 3 دانا لە هەموو پارێزگاکانە دانەیە بکەنەوە چکە پیان وا بووە بە ڕێیارەکانی توانێتی زۆر کێشە چارەسەرکە و لە کوردستانیشە ئالیەت هەیە ڕەنگ بێ بڵێن چی پێویستە بۆ دەرکردنی ئەم بڕیارێکی ئاوا یان بۆ ئەو دروستکردنی دادگایەکی ئاوا لە سڵاحەتی ئەنجومەنی دادوەریە هەم تەدەخولێکی تەشریعی دەوێت لەوانەیە هەم بە شێوازێکی دیکە کە لێرەدا ئالیەتەکانم باس کردووە من دەمێ ئەوە باسکەم لەو کاتە کەمەی کەمەوەمە دوایش لە ئاخیرا قسەی کەم لە دوای ئێوە ئەو دادگای لە بەغدا دروست بوو هەندێک ئیشکالیت هەبوو کە ئێستاکە زۆر کەس لەوانەیە هەر بەلایەوە نابێ شتیوا دروست بێ ئەو دادگای لە بەغدا هەبوو هەم تحقیقی بوو هەم حکمیشی دەرەکرد واتە هەم محکمەی تحقیق بوو کە سکاڵایە بەرزەکرێتەوە بۆ تحقیق هەم محکمەی جونح و بەدائش ئەبینرا بەڵام لەبەر ئەوەی ناکرێت کەسێک تحقیق وەلو لە هەندێک وڵاتە ئەوەش ئەکرێت تحقیق بە 2 مەرحەلەیە ناڕوا بە 1 مەرحەلە وایان کردبوو حاکمەکەی تحقیق لەو محکمەیە جیاواز بێت لە حاکمەکەی جونح بەڵام حاکمی جونح کێشە مەدەنیەکە و کێشەکەی کەشی ئەبینێ قەیچێکە توانی داوای تعویض بکەیت لە بەردەمی جونح لە هەمان کاتیشە هەردوو کێشەکەی ئەبینی چکە زۆر ڕەبتن بەیەکەوە بڕیارەکانی ئەو دادگایە ئەگەر بە تحقیقی بوایەت تعنی لە قرارەکەی حاکمی تحقیق بدراوە لە بەردەمی محکمەی جنایەتی بەغا بیدرا بەڵام ئەگەر جونح دەری کردایان بە سیفەی جەزاییەکەیان بە سیفەی مەدەنیەکە لە بەردەمی محکمەی ئیستینافی بەغا ڕەسافە داش ڕەسافە کێشەکان تعنەکە یەکلا دەکرایەوە و ئەو بڕیارانەشی کە لەو سەردەمەیە هەبوو حاکم کێ شەهاب ناوەکەی لە بەحسەکەمان هەیە زۆر مشەڕەب بوو و دراساتمان لەسەر کرد توانی یعنی هەندێک مەبادی تازە بێنێتە ئاراوە کە تەنانە حاکمەکان سەریان سوورماوە چۆن مامەڵە لەگەڵ بابەتە بکەن بۆ نمونە یاسای ڕۆژنامەنووسی ئایا میدیا ئەلکترۆنی دەگرێتەوە یاخودنا ئایا سزاکەی لە یاسای ڕۆژنامەنووسی هەیە بەس ڕۆژنامەنووسان ئەگرێتەوە ئەگەر نووسەرێک لە ڕۆژنامەشتی نووسی چکە نووسێتی ئەم یاسایە ڕۆژنامەنووسی پێ سزا دەدرێت ئایا ئەگەر ڕۆژنامەنووسەکە لە سایتێکا شتێکی نووسی کۆمەڵێک کێشە هەیە بەڵام ئێمە بەمدەیەکمانەیە باڵێن نەقص لە قانونە بەتاتی لە مەسلەی مەدەنیا دەکرێت پڕکرێتەوە دادوەر خۆی نابێ نکولکە لە ئیحقاقی حەقا دەتوانێت پڕیکاتەوە هەندێک مەبادی تازەی هێنایە ئاراوە محکمەکەی بەغا و استفادەی لێکرا لێرە و لەوێ بەڵام هەموو حاکمێک لێرەدا ئاگاداری و قەراراتانەی بەغانیە ئەکرێت لێرەدا ئێمە محکمەیەکی خۆمانمان هەبێ ئەو حاکمە دڵنیام لەوەی کە بە دواداچوون دەکات بۆ کێشەکان بۆ خوێندنەوە بۆ قەراراتی عێراق وڵاتانی دەوروبەر کە دەکرێت سوودی لێ ببینێ بۆ تەکمیلەکردنی ئەو نەقسانەی کە هەیە من ئەوەندە دەڵێم ئێمە زۆر شت هەیە لە مەسالی سەحافەیە بە دەقی قانون بە نەقسی قانون یەکلا نەکراوەتەوە پێویستیمان بە محکمەیەک هەیە کە حاکمەکەی بەڕاستی وا یعنی بە دڵنیاوە دەڵێم حاکمەکەی لەوە تێبگا گرنگی ڕۆژنامەنووسی یاسای ڕۆژنامەنووسی بۆ هەرێمێکی وەکو کوردستان چییە وەلەوە لە گرنگی ئەوە تێبگا کە بۆ داهاتوومان چییە چکە ئێمە لە قۆناغی ڕاگوزەرین و ئەو حاکمە دڵنیام لەوەی احتیکاکی دەبێت بە خولەکان بە خوێنەوە بە مەبادی وڵاتانی کە دەتوانێت ئەو ناوەقسانە چاک پڕکاتەوە ئەوەتانێت تاوەکو ئێستاکە بەشێک لە حاکمەکان طبعا لەگەڵ خۆشەویستی ڕێزمان بۆ حاکمانەی لێرە بەتایەتی حاکم لەتیف کە حاکمی پێشووترە حاکم دکتۆر لەتیف حاکمی پێشووترە پێشوێتە سابقان کە لەوە ینی زۆر لەیەکەوە لەو مەسلەیە دژی لەوە پێچێ دژی یەک بن لەکردنەوە محکەمەیە بەڵام لەوەی کە لەگەڵ ئازادی ڕۆژنامەنووسی و گرنگیان بۆ کوردستان دڵنیام لەوەی کۆکین لەو نقطەیە بەڵام هەموو حاکمێک وانیە هەندێک حاکم هەیە گلەی هەیە لە ڕۆژنامەسان و پێی وایە ڕۆژنامەنووس خۆی لەسەر و قانون و لەسەر و هەموو شتێکەوە بینێ و پێی وایە ڕۆژنامەنووسان ناخوێنێتەوە پێی وایە ڕۆژنامەسان نابێت هیچ مامەڵەیەکی جیاوازتری لەگەڵا بکرێت لەگە هەر هەوڵاتێکی دیکە بۆیە لەوانەیە هەندێک کاریگەریە بێ یان لەسەری نووسابێ پێشووتر تۆڵەیەکی خۆی بەداخەوە لە شتێکا بکاتەوە بۆیە دەبینین توقیفکردن تاوەکو ئێستاکە هەیە ئەوە کاشوان لێرەیە چەند جار توقیف کراوە لە کاتێکە ڕوحی قانونەکە ڕاستە بەدەق لە قانونی ڕۆژنامەنووسی نەیوتوە توقیف نابێ ئەنجام درێ بەڵام کە تۆ حەبسی نەهێشت توقیف چییە
توقيف وەکو سزا بەکارهێنراوە لە کاتێکا تووقیف ئیجرایەکی احتیاتیە دەستگیرکردن ئەسڵەن بۆ جەرائیمێک کە عقوبەکەی غرامە بێ نابێ هەبێ کە ئەسڵ نابێ هەبێ بە گوێرەی یاسای ئوسوڵی مەحاکەماتی جەزایی من کاتی دڵنیام هەمووتان ئێوە وەکوڵی دڵپڕ لە قسەن بۆ ئەو بابەتە من قسەم زۆرە لەسەم بابەتە بەڵام با درێژدا دەڕی نەکەم و دوای احتفاظەکەم بە قسەی دیکە سپاس من بەرلۆی بێمە سەر سەرنج و تێبینیەوەی بەڕێز دیارە ئێمە ئامانجێکمان هەیە لەم کۆبنەوەیە و هەر بەتەنها گفتوگۆ و مناقەشە نییە لەسەر بابەتەکە جا کە دیاری حەزەکەم ئامانجەکەتان باسکەم جامە سەر سەرنجەکانیەوەی بەڕێز دەستخۆش دووبارە ببورن وایە پێشتر ئامانجی دانیشتەکەم باس کردایە ئێمە ئامانجمان لەم مناقەشێ ئەوەیە کە دەرەنجامی ئەم دانیشتە بکەینە کۆمەڵێک تەوسیات و تێبینی بۆ ئەوەی بزانین ئەگەر ئێمە بێگومان ئەمە تەنها دانیشتن نابێت چەند دانیشتنیش کەشەکەین لە شارەکانی کە لەسەر ئەم بابەتە ئەگەر گەشتین ئەوەی کە زۆرینە متتەفق بووین لەسەر ئەوەی کە باشە ئەم دادگایبوونی دادگایەکی هاوشێوەی ئەمە ڕەنگە دواتر بتوانین هەنگاوی تر بنین هەنگاوەکانی کەمان ئەوەیە کە پرۆژەیەک بێت بۆ تاسیسکردنی محکمەیەکی هاوشێوەی ئەو محکمەیە و دواتر بنای ینی پەرەپێدانی توانای ئەو مؤسسەیە بێ لە ڕێگەی کۆمەڵێک دەورات و بەشداری پێکردنیان لە ناو دەرەوەی وڵات و دواتر تەقیمکردنی مؤسسەکە بێ بۆیە ئامانجی دانیشتەکەمان ئەوەیە کە بتوانین بگەینە نەتیجەیەک کە ئایا محکمەکە زەڕورە دواتر هەنگاو بنین بۆ ئەوەی کە ئەم پێشنیارە ئەم تێبینیانە سوودێ وەربگرین بۆ پرۆژەکەمان و کە دامەزانی محکمەیە بێت و ئەم محکمەش ئێمازانین ڕەنگە کادرێکی مختصی ئەوێ بۆی کە شارەزایی زیاتریان هەبێت لە یاساکان ئێمە لە سنتەری میترۆ کۆمەڵێک نمونەمان لای من حەزەکەم نمونەیە بێنمەوە ینی کەیسی کەیسی دادگا هەبووە لە دادگای سلێمانی حاکمەکە نووسیوێتی جەریدەی لڤین کە لە کاتێکا ینی جەریدە گۆڤاری هاوڵاتیش هاتووە لە ناو قەراری محکمەیە ئەم دوو نەسا هاتووە کە ئەمە دووشتی زۆر جیاوازن کە ئەمە شتێکی سادەیە لە بابەتەکە بۆیە ئێمە بە زەڕوریە زانی کاتێک کە محکمەکەمان دامەزران کە محکمەیەکی تایبەت بەدمان هەبوو بە بڵاوکردنەوە بە هەمان شێوە پەرەپێدانی توانای کادرەکانی ناو محکمەکەش ئامانجی پرۆژەکەیە و دواتر چاودێریکردنی پرۆژەکە هەرەوە نەحەزم کردوکم لا حەزێک زانیاریتان هەبێت لەسەر بابەتەوە و سوپاس کاکارە زۆر سپاس جا چێ قسەی هەیە تێبینی هەیە داوای لێبوردەکەم پێشەکی قسەکەم تەواخی کاشغڵەتی کوبرایان کار محەممەد دێرم داوای لێبوردەم لەو وەقیفەیە بەس پێشنیارەکە بوو کە حەزم لە ناوەندی نیشتیمانی وافرۆ بوو پارێزەرم دیارە هۆکاری ئەوەی کە تۆ محکەمەی دروستەکەی چییە؟ یعنی ئەسبابی موجیبەی دروستکردنی ئەو دادگایە چی؟ چ ضرورەتێکی واقعی هەیە لە پشتی ئەوەی کە تۆ بچی و محکەمەی دروستی کرد ئەگەر بابەتەکە بریتیە لەوەی کە دادوەرەکان بە یاسای سزادانی عراقی مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان ناکەن ئەگەر ئەمە بابەتەکەی ئەمە تەوەرەکەیە ئەوە پەیوەندی بە قانونەکەوەیە پەیوەندی بە دادوەرەکەەوە نییە کۆمەڵێک بۆشایی یاسایی کە کاکی محەممەد خۆ توێژینەوەیەکی وردی لەو بوارە هەیە ئەو بۆشایی یاساییە وای کردووە لە یاسای ڕۆژنامەگەریە کە دادوەرەکان ناچار ئەکا بۆ ئەوەی کە بگەڕێنەوە بۆ یاسای سزادانی عراقی نەگەوەی کە حەزوو ویستی دادوەرەکە بێ کە بێ ئێوە بکە لە کوردستان لە کوردستان تۆ لێرە نیت ئەتەوێت لێرە دروستی بکەی کە لێرە ئەتەوێت دروستی بکەی هۆکارەکەی ئەوەیە کە زۆر جار من گوێم لێ بێت لە ناو ڕۆژنامەنووسانیشە کە تێرمێکی ئەتوانم بڵم تۆزێک ناخۆشەیە ئەڵێ بە یاسای بەعس حکوممانەکەن کەەوە ڕاست نییە چونکە یاسای سزادانی عراقی 1969 و پێش دەسەڵاتی سەدام حوسێنە و یعنی هیچ ڕەبتی بە مۆزوع ئەوەیە نییە و ئەگەر برادرانش متفق من لەگەڵ قانون عقوباتی عراقی کە لە قانون هەرە ڕاقیەکان یعنی لە قانون هەرە جوانەکان هیوادارم ئەو تێرمە بەکار نەیە بەتایبەت لەلایەن ڕۆژنامەنووسانەوە من زۆر گوێم لێ بێ بە شتێکی جوانی نازانم و بابەتی ئەوەی کە ئێمە محکەمەی تایبەتمەندمانە بێت کاک دکتۆر سامان فەرمووی ئێمە بەڕاستی ئەگەر لێم قوبوڵکەن لە هەرێمی کوردستانە زۆر ئەزمونێکی باشمان لەگەڵ دادگای تایبەتمەندان نییە ئێستا بۆ نمونە دادگای دەستی دەستپاکیان دروست کرد نەک لەبەرەوەی کە بابەتی نەزاهە زۆر بەرنە پێشەوە بۆ بوو کە کۆنتترۆلیکەن زۆر جار کەیسەکانی نەزاهە ئەکەوتە بەردەم حاکمە باشەکان ئەوانەی کە تۆزێ جورئەت و سەربەخۆی ئەویان تیابوو بۆ ئەوەی ئەمە نەهێڵن هاتن کۆنتترۆلیان کرد دادوەرێکیان دانا و تاعینیان کرد و ئێستا زۆر جوان ئەوە لە هەولێر ڕێ وەڵایی کەسی گەندەڵینە بەخوا گینایشمان لەسەر کرد ینی بەخوا ڕێگە قسەی کرد دادوەرەکەوتی بەخوا کەسی گەندەڵینە گینایشمان لەسەر کرد لەبەرەوە زۆر جارە بینی کە بابەتەکە بریتە لە کۆنتترۆلکردن نەک بریتە لە پێدانی مەساحەیەک
و زۆر جار ئەو دادوورانی کە دائەنرێن هیچ گرنتیەک نییە کە دادوەرەکە حیزبی نەبێ تۆ ئەنجومەنی قەزا دەیە هین مەعهەدی قەزایی مەعهەدی قەزایی هەموو شایەتیەوەم بۆدا ئەوەی کە پشتگیری پارتیویشێتی نەبێ وەڵا پێ ناخاتەوە ماڵهەتەوە تۆ کە بە حیزبی دادوەرێکە بێ بەخوا بەیانیش ئەو دادوەرە هەر بۆ جۆرە کاکە بە تەلەفۆنێک پێوترێ یعنی من پێم وایە ضرورەتێکی زۆر مان نییە کە لەم تەوقیتیان بابەتە دروستکە بەتابەت ئەگەر نەتوانین بڵۆ وڵاتایش زۆر خۆشە دامە شتەکە زنجیرەیەیتەوە مربعی ئەوەل تۆ بۆ ئەمەی کەم بابەتە بە تەواوی جێ بگرێ بێت چی بکە بێ یاسای ڕۆژنامەگۆڕی تعدیلکەیتەوە بۆ ئەوی کە تۆ دادوەرەکە توانای نەبێ لەو یاسایە دەرچێ باش ئێستا کێ وێرێ دەستبارە یاسای ڕۆژنامەگەری کێ ئەوێرێ ئەو جورئەتە بکا کە تعدیل بخاتە بەردەم ئەم پەرلەمانی کوردستانەوە کەس کەواتە ئیتۆ باهەروەز ئەکەوەکو خۆی لەبەرەوە من پێم وانەیە کە هۆکارێکی زۆر موجبێ بۆ بابەتە و بەتابەت لەو دۆخەی قەزایەتیایەوە بۆ دۆخەی یاساکە و بۆ دۆخەی کەمە لە محکەمە تایبەتمەندیەکانمان دیوە وا نازانم کە هۆکارێکی زۆر زەڕور و پێویست دەبێت بۆ دروستکردنی محکەمە و سوپاسدارەکەم و داوای لێبوور نەکەم قانون نازانەوە باسی قانون بەڵام من لێرە وەک دوێنەری ڕۆژنامەنووسان وەک سندیکا ڕۆژنامەنووسان بەس ڕقمێکی بچووکتانە ئێمە لە ئەحداسی ڕۆژانی سلێمانیە هەموو هەفتەیەک 10 بۆ 15 کەیسی ڕۆژنامەنووسیمان هەیە ئێمە لە سلێمانی هەموو هەفتەیەک بۆ هەفتانەش کە عوتڵەیە هەفتی دوای ئەوە پۆستی محکەمە ئیهێنێت باش خۆمان یانی بۆ ڕای دش هەبێت کە تۆ محکەمەیەک تێبێ خاص بێ بە ڕۆژنامەنووسان زەرەری نەبێت تا وەکو باسێکن تەزارو لەگەڵ قانون و ئێمە دەستورمان نییە تەزارو لەگەڵ قانون نەکات ئێمە باقر بۆچی بڕاتە بەردەم حاکمی جوناح بۆ نڕاتە بەردەم حاکمی مختص مثلەن ئەم هەفتەیە 3 کەیسی لای من هەیە ئەم 3 جارە ئەگەر هەر سێکی هەر حاکمێک هەر جاری حاکمێک وازم هەر جاری حاکمێکی محکەمەتەکە بۆ حاکمێکی مختصی نەبێت مختصەکەت چۆنە هیچ نەبێت ئەزانی ڕۆژنامەنووسە ئەزانێت کە جەریمەی نەکردووە نەشر جەریمە نییە پێم وابێت یعنی ئیلا نەگاتە حەدی قەزف و سەب و تەشهیر نابێت بە جەریمە نەشری کردو نەشرێتەوە ئەمە هەنگاوێکی باشە کاتی خۆی لە سندیکا هەوڵێکی نەزۆک هەبوو بەس زوو کپ کرایەوە ئەجینا ئێستا ڕاهاتبووی لەگەڵ وەزعەکەیە نەحاکمەکانی محکەمەی تحقیق و نەحاکمەکانی جورح و نەحاکمەکانی هین وەکو کاکە باسێکات نەزانێ هاوڵاتی گۆڤارە یا ڕۆژنامەیە نەزانێ ئەمە نایزانی ئیشی ئەو نییە ڕۆژنامەنووس نییە حاکمێکە مەعهەدی قەزایی تەواو کردو و محاماتی تەواو کردو و شارەزایەکی لە قانون هەیە بەڵام ئەمەی ئێمە سەر بە گۆبەنە یعنی باوەڕەکەن لە یەک بەریدا لە یەک پۆستایکەیتەوە ناوی 15 ڕۆژنامەنووس دوانیان لقای قبزی هەیە سیانیان نازانم چییە ئەمیانە بێ بێتن ئەمیان داوای خەبیرەکە ئێمە بەڕاستی ئیش ئاواهی ناڕوات لە کوردستانە بە تایبەتی لە کۆی 1500 کەناڵی ڕێگە پێدراوە بەم جۆرە هەر جاری حاکمێک هەر جاری ڕۆژنامەنووسێک بە شێوازێک ئەمیان ئەگیری ئەویان بەرەدرێ ئەویان کە لە پشەکەوان کە يعني ئێوە تەسەورکەن بەس خۆتان بخەنە شوێنی ئێمەوە باوەڕتان هەبێت سلێمانی کە باسێکم تەنها لە سنووری سلێمانیا باسێکم ئەبێ ئێوە ڕێگە چارێک بدۆزنەوە ئەمڕۆ بەڕاستی یعنی ئاواهی ئیشەکە ناڕوات کەیس زۆرە هەنێکی زوڵم لە ڕۆژنامەنووس ئەکرێت بە سەراحە دەڵێم ینی کە زوڵمی لێکرێ بۆ لە نەزانی نیە لە دوژمنایەتی نییە ینی شێوازێکە تۆ هەر چۆنێک بە ئوسوڵی محاکەماتی جەزایت هەیە با قانونی سەحافەت هەبێ چوونە بەردەمی حاکم تەوقیفەکە هەرە بێ بکرێت لە قانونەکە هەڵێ بێ تەوقیف بکرێت بۆ نەهات تەبلیغێک دوان سیان مثلەن بەشدار بازیانی عنوانەکەی ئاشکرانیە سێ تەبلیغی بۆ ڕات نامی چوارم بۆ منی ئەڵۆ کاکە ئێمە سندیکە ئاگدار بە ئێمە بەشدار بازیانی ئەگرین هەر شوێنەکای پێ سەیتەرەکانی کوردستان هەمووتان ئاگاتان لێ بێ ئەم کەسە داوا کراوە ئەمە ئوسولی محاکەمە دوازەم ئەمە دیاری ئەکا نە ئێمە توانین دیفاعی لێ بکەین و حاڵەتەیە نە ئێوە وەکو ڕۆژنامەنووس نە محاکمش بەڵام ئەگەر تانوپویەکی عام هەبێت هەنگاوێکی یەکەم لێرەوە دەست پێ بکات محکمەیەکە بخاز بە ڕۆژنامەنووسان قەیشەکە کە حاکم وڵات تەزارب ناکات لەگەڵ قوانینە هیچ زەرەر ناکەین با مەجلیسی قەزایی دەرس هەنگاوێک بنێت ئەگەر ئەمە زانیمان لە حاڵەتێک لە حاڵەتەکانە سەرکەوتنمان بەدەست نێنا بگەڕێنەوە بۆ حاکمی جونح و حاکمی تحقیق داواکەین محکمەکەمان بۆ هەڵوەشێنەوە بەڵام تەجروبەیەکی خراپ نییە من بە خراپی نازانم لە جاتیەوەی کە ئەو ڕفتاری لەگەڵ ڕۆژنامەنووسێک لە ئەو کاتە حاکمێک دانیشێت لەوانەیە خۆی سەر و سەکوتێکی لەگەڵ ڕۆژنامەنووسیا هەبێت لەوانەیە خۆی باگراوندێکی هەبێت لەوانەیە خۆی کۆمەڵێک شتی بابەتی نووسی بێ لێرە و لێ و سەرمەقەس و ئەمانە عەتفێکی هەبێت بەڵام ڕاستەکەن دکتۆر سامان زۆر ڕاستەکە حاکممان هەیە مەسەلەن جاری وا هەیە نازانم یعنی ئەڵێ کەیسەکەت لای کێیە وەڵا لای حاکم فڵانە وەڵا قورکرا بەسەرتە بۆ لەبەری کابرا حەزی پێ نییە دەموچاوی توی ناوێت بەڵام ئەگەر و کاتە شوێکی مختەڵ هەبێت ڕۆژنامەنووس وەکو ڕۆژنامەنووس تەعاملی لەگەڵەکەی نەک وەکو تۆمەتباریان تاوانبار ئەمە ڕێی من بە عامە و سندیکا شەر ئەم ڕێی هەیە و حەزی شەکەم پێشەوەی دەرچین لێرە شتێکی
با بڵین بەنمووسمان هەبێ بە دەستمان بڵین کاکەوە ئێمە داوای ئەم ئەکەین وازم تەزاروبش نییە. سپاس. ێوارتان باش، سپاس بۆ ئەم دیدارە. من پارێزەر محەممەد معروف لە ڕێکخراوی دیە چاردیم. برادرانی میترۆ هەندێک لەو برادرانی ژاگادارن کە ئێمە لە ڕێکخراوی دیە چاردی ساڵانێکە کۆمەڵک پرۆژەمان هەبووە لە بواری یاسای ڕۆژنامەنووسی لە بواری بەرگریکردن لە ڕۆژنامەنووسان خودی خۆم بەڕێوەری پرۆژەیەک بووم لە ساڵی 2012 لەگەڵ ڕێکخراوی IMS و لە ئێستاشدا پرۆژەیەکمان هەیە بۆ بەگری یاسایی لە ڕۆژنامەنووسان. بۆیە هەندێک لە قسەکانم لەوانێ پەیوەندی بە تەجروبەی کارکردنم هەبێ لەگەڵ ڕۆژنامەنووسان لەگەڵ یاسای کاری ڕۆژنامەنووسی. من بەڕاستی لەگەڵ ئەوەم کە دادگایەکی تایبەتمەند دابنرێت بۆ ئەم بوارە لە هەردوو قۆناغی لێکۆڵینەوە دادگاییکردنە تایبەتمەند بێت و دەردی کاک شێغلەتی وتی بەنەڵم حاکم هیچ هینێکی پێویستی بە قانون دەرکردن یان بە شتێکی تایبەت نییە بەیاننامەیە کە چۆن محکەمەی توندوتیژی خێزانی دانراوە بە هەمان شێوە محکەمەی ئەکرێ دابنرێ و من بە ئیجابی ئەزانم بابەتەکە لەبەر چەند سەبەبێک بەڵام هەمووی بە تەحەفوز و بە ئیجراتەوە دیارەوەی کاک عیماد باسی کرد و مخاوفەی کاک عیماد باسی کرد لەسەر مۆزوعی قەزا هەر هەمووان متفقین لەسەرەوەی کە قەزا لەژێر هەیمەنەی حیزبایە قەزا مستەقیل نییە قەزا لەژێر زەختی حیزبایە بە تەلەفۆنێک بە ستیکەرێک ئەکرێ ئەوراقێک ئاواژوو بێتەوە بەڵام ئێمە ینی لەناو ئەم خراپە ئەگەر شتێکی باش دروستکەین بۆ مستەقبەلێکی دووریش بە ئیسفادەی لێ بکەین جێ خۆیەگرێت. ئەو تەجروبەی کە من هەمە لە ئەوراقی ڕۆژنامەنووسانی بەڕێزە زۆربەی کات لەبەرەوەی زۆربەی حاکمەکانی تحقیق ئەوراقێکی زۆریان هەیە ئەو ڕۆژەی کە مرکزی سەرا مەسەرن 20 ئەوراقەباتە بەردەم حاکمی تحقیقەکەی سەرا لە ناوەڕاستە ئەوراقێکی ڕۆژنامەنووسیان ڕەنگە حاکمەکە هەر نەیپەرژێ ئەمە چییە و چی نییە مجرد ئیمزای ئەمر قەبزەکەی بکاتیان ئیمزای ئیستیقدامەکەی بکە. بۆیە ئەگەر ئەو محکەمەیەکی تەخسیسەکرێ ئێستا بەداخەوە ئەو هەندێک محکەمە هەیە تەخسیس کراوە بەڵام حاکمەکە حاکمی محکەمەیەکی ترەوە محکەمەیشە ئەگەر ئەوە بکرێت ڕەنگە ئەو زەختە هەر بمێنێ و ئەو فۆکەس و وەگەڵێ تەرکیزە نەمێنێ لەسەر ئەوراقی ڕۆژنامەنووسی لە مەجای تحقیقەکە بۆ مەجای جونحەکەش بە هەمان شێوە ئێمە دادگای کەتنی توندوتیژی خێزانیمان هەیە بەڵام دادوەری دادگای کەتنی یەکەی بینێ لە پاڵ ئەوراقەکانی خۆیەتی ئیجابیاتی ئەم محکەمەیە گەردا بمەزرێت تایبەتمەند بێم ئەم حاکم و محکەمەیە تەنها و تەنها ئەوراقی ڕۆژنامەنووسی ببینێ لە تحقیق ئەوراقێکی کەمیە بێت کە بوارەدا بە حاکمەکە باشتر سەیری ئەوراقەکان بکە و باشتر بڕایی تێبدا لە کەتنیشە بە هەمان شێوە ئەگەر ئەم دوو حاکمە دەورە ببینن لەسەر ئازادی ڕۆژنامەنووسی و ئازادی ڕادەربڕین برادران بابیرمان نەچێت بابەتی ئازادیەکە هەر ڕۆژنامەنووسینی ئازادی ڕادەربڕینە من لە فەیسبوکەکەی خۆم شتێکە نووسم و محکەمە وەگەڵێ ئیجراعاتم لەگەڵاکە بۆیە من لەگەڵ ئەوام کە دادگادا بمەزرێنرێ بەڵام بەوەی کە تەطویر بە مەهاراتیان بدرێت دەوراتیان بۆ بکرێتەوە پاڵپشتیان بکرێ و بە بەردەوامیش ئیشی لەسەر بکرێ کام دادگایە بەرەو پێشتر بچێ. بەڵام یەک نقطە هەیە کاکاروان باسی کرد بەڕاستی ئەمیان بەسنێکی فراوان وەرگرن هەر دیسانە گەڕێمەوە سەر تەجروبەی خۆم لەگەڵ کاری محەممەد لەگەڵ کاری ڕۆژنامەنووسانە یعنی من کەش کاتەکەم لە کاک ئارامیان لە کاکاروان وکو ڕۆژنامەنووسێ محکەمە نەهاتووە هەر لە خۆیەوە تەبلیغ بنێرێ بۆ کاکاروان هاوڵاتیەک لایەنێک موسسەیەک کۆمپانیایەک تۆش کاتی کردووە محکەمە بە دوای کەسا ناگەڕێ هەر لە خۆیەوە محکەمە سیر ناکە لە تەلەڤیزۆن شتێک بڵاو بۆتەوە بچێ فڵان کەناڵی ئیجراعاتی لەگەڵا بکات هەمیشە سکاڵاکارێک هەیە بۆیە زۆر جار ئەوەی کاک عیماد وتی مثلەن کاڵێ وڵا بە قانونی بەعس تەعاملمان لەگەڵاکەن کاکە هەرچی قانون هەیە لە هەرێمی کوردستانە دکتۆر لەتیف باشتر دەزانێ غیری ئەوانەی کە پەرلەمانی کوردستان دەریکرێت بە قانونی مەدەنیەوە بە عقوباتەوە بە ئوسوڵی محاکەماتەوە هەمووی ساڵی 60ەکانە قانونی عێراق قانونی بەعز نییە ئەمە یەک دووەمیش یعنی هەندێک جار من خۆم ڕۆژنامەنووس وەکیلی بووم کە ئیستیقدامی بووە تۆ کە تەبلیغی بووە تۆ وتێتی ناچم با بێ بە ئەمری قەبز دووسێ جار ناچم بوو کە بوو بە ئەمری قەبزەکەم بە خەبەرێک لەسەر خۆم یعنی ئەمەش هەڵبەتە ناڵم هەمووتانوان بەڵام حاڵەتە و چەند حاڵەتێکی زیاتر من ئاگام لێتی با بێ بە ئەمری قەبز با بێ بمگرێ بە ئەنجا لە محکەمە ڕاپێکی کردم و محکەمەی مەدەنیە مەسەلەن دادگایەکی مەدەنیە تەشیری بە کەسێک کردو داوای تعویزێکی لێکە نە ڕاپێکی تێ نە ئەمری قەبزی پێتیان نەهیچ تێ کەچی شەو سێرەکی کە خەبەرەکە بڵاوکاتەوە وەگەوەی هەموو مەجلیسی قەزا بوو بێ بە سکاڵاکار لەسەر ئەم ڕۆژنامەنووسە واژ نییە
یعنی ئەوانە بەشێکی پەیوەندیدارە بە ڕۆژنامە نووسانە ئەو مەوزوعی تەبلیغ و ئەمر قەبز و زۆر شتانە بەڵام بینەوە سەر محوەری کۆبوونەوەکە لەگەڵ ئەوم کە دادگایکی تایبەتمەند دروست بێ. کێشەی سەرەکی احترام نەگرتنی پیشەی ڕۆژنامە نووسیە لە دادگاکانە. بەڕاستی زۆربەی زۆری دادگاکان بە چاوی دوژمن، بە چاوی ناحەس، بە چاوی زۆرجار خائین سەیری ڕۆژنامە نووسەکان. هەر ئەوەی کە ئەمڕۆ نەهاتوون بۆ منە بۆ گفتوگۆ لەگەڵمانە، یعنی بەشێکی ئەوەیە مانایەکی تایە کە لە دادگاکانە بەڕاستی دادوەرەکان مامەڵەیەکی تەندروست لەگەڵ ڕۆژنامە نووسان ناکەن و نایانەوێ ئەسڵان یعنی گفتوگۆیان لەگەڵ بکەن. یەکێک لە کێشە گەورەکان لە دادگاکانە ئەوەی کە با بڵێن بە حکومی شەکانی خۆمان ئەو سکاڵانەی لەسەرمان تقریبا 12 سکاڵامان لەسەرە، هەر یعنی لەو 12 سکاڵایە هیچیان بە یاسای ڕۆژنامەگەری نیە. 12 سکاڵا زۆربیان بە یاسای خراپ بەکارهێنانی مۆبایلن، ئەوان تریشیان بە با بڵێن یاسای عقوباتن بە تەشیر تۆمار کراون. یعنی ئەسڵەن ئەو حساب بۆ ناکە کە یاسایەک هەیە ناوی یاسای ڕۆژنامەگەریە تۆ بە پێی ئەم یاسایە مامەڵەت لەگەڵا بکە و پێی وایە یعنی ئەم یاسایە تەسهیلاتی تایە جۆر لە جۆرەکان لە قازانجی ڕۆژنامە نووسە، بۆیە بۆ تۆڵەکرد وەک جۆر لە تۆڵەکردنەوە پەنا بۆ یاساکانی ترەبات. بۆ نمونە یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل، یعنی هەر بۆ خۆی ئیهانەیە بە ڕۆژنامە نووس، یعنی تۆ ڕۆژنامە نووس بیت و بە یاسای خراپ بەکارهێنانی مۆبایل سکاڵات لەسەر بکە، یعنی تۆ جنێوفرۆشی، یعنی حسابت بۆ ناکەم وەکو شخصێکی معنەوی کە تۆ ڕۆژنامە نووسی، بە جنێوفرۆشێک دەزانم لەو بازارڕە وەکو جنێوفرۆشێکیش تەعامل لەگەڵاکەم. آخر دێمە سەر ئەوەی کە بەڕاستی یعنی معاناتەکانی خۆمان باسەکەم لە خلالی ئەوە باسی ئەوەکەم، یعنی کێشە سەرەکیەکە پابەند نەبوونە بە یاسا، یعنی ئێسمە با بڵێن یاسامان هەیە. یەکێک لە کێشە گەورەکان بریتیە لە سوڵتەی تەقدیری قازی، کێشەی گەورەی دروست کردو بەڕاستی ئەو دەسەڵاتی کە بە دادوەر دراوە لە فەلسفەی سوڵتەی تەقدیری قازی بۆ چەسپاندنی عەدالەتە، بۆ جۆرێک لە با بڵێن ویژدان و ئەوەیە کە قازی بەپێی جۆری کەیسەکە لەگەڵ با بڵێن کەیسەکانە بینوێنێ، بەڵام بەڕاستی زۆربەی جار ئەمە بۆ تۆڵەکردنەوە بەکارهاتوە لە ڕۆژنامە نووسان. بۆ نمونە بە سوڵتەی تەقدیری خۆی بۆ تەنووسێ بە بە چ مادەیەک محکەمەتەکات لە کاتێکا تۆ ئەوەی خۆت هەیە. لەم هەفتەی پێشوای ئەمە چوینتە بەردەم دادوەرێک گەڵێن جەنابی دادوەر بۆچی بە یاسای ڕۆژنامەگەری داواکات قبول نەکردووە؟ ئەڵێ من یاسای ڕۆژنامەگەریم لەبەر نییە، لایشم نییە. مەسەلەی تەوقیف هەر چوویتە بەردەمیێڵە بڕەوە 12 ڕۆژ تەوقیفی نووسیوە بۆ ڕۆژنامە نووسێکمان 3 قەزەی لا بوو، بۆ هەر قەزەیەک 12 ڕۆژ تەوقیفی نووسیوە و توێتی 12 بۆ تازەکەمەوە لە کاتێکا خۆی عقوبەکەیە، یعنی تۆ گەر عقوبەت بە وانە سجن تەکات. مەسەلەی ئەوەی کە کەفالە بۆ هەر قەزەیەک 3 ملیۆن دینار کەفالەی نووسیوە، یعنی ئۆکەی لە ئاخیرا بڕۆ دەرەوە لە زیندان دوای ئەوەی کە ئینکراوە، بەڵام بۆ هەرێکیان 3 ملیۆن دینار دابن، یعنی هەم سجنی کردی هەم غەرامەشی کردی لێ کاتابەنە. هێشتا تۆ نەچوویتە بەردەم با بڵێن نەکەشتە قۆناغی کۆتایی قەزێکە کە تۆ ئەتوانیت ئەو ئیدعای کردوتە، ئەو شتێک کە کردوتە ئەتوانی بیسەلمێنی یا ناتوانانی بیسەلمێنی. ئەڵێ ئەوە هەڵگرە بۆ قۆناغی کۆتایی ئەوەی کە ئەتوانیت قەزەکەت بسەلمێنیانە، بەس تۆ جارێ بچۆ ژوورەوە. بەڕای من کێشەکە پێش ئەوەی پەیوەست بێ بە دادگایەکەەوە پەیوەستە بە سوڵتەی قەزایە و بە دادوەرەکانەوە، بە مامەڵەی دادوەرەکانەوە لەگەڵ ڕۆژنامە نووسانە، هەتاوەکو ئەمە چارەسەر نەکرێ بەڕاستی. یعنی ئێمە لەم دۆخە دەربازمان نابێ بە دادگایەکی تایبەتمەند هەبێت، لەوانەیە دادگایەکی تایبەتمەند یەک سوودی هەبێت، سوودەکەی ئەوە بێ هەرکەس
هەموو دۆسیەکی ڕۆژنامەوانی با بڵێن بە یاسای ڕۆژنامەوانی بە ئیجبار کە چوە و دادگایەوە بەوە مامەڵی لەگەڵا بکرێ بەڵام ئەوەی کە سوڵتەی تەقدیری قازی بەڕاستی زۆر بەخراپ کەڵکی لێوە لە گیریە لەلایەن دادوەرەکانی ئێمەوە و ئەو هەستی دوژمنایەتیە کە هەیە ئەبێ چارەسەر بکرێت. دەستان خۆش بێ بەڕێزان من هەرێم لە ڕێکخراوی پاسەوان پێم وایە باسکردنی دادگایەکی لەم جۆرە لەم قۆناغی ئێستاە وەک وایە گالیسکەکە بخەیتە پێش ئەسپەکەەوە چونکە کۆمەڵێک کێشەی زۆر سەرەکیمان هەیە زۆر گرنگن کە پێویستە پێش ئەمە باسی بکرێ. بڵاو کراوەکان لەم ڕۆیە لە سایە 95 ئەلکترۆنیە هەتا ئێستا دام و دەستگاکانی ئێمە کەرەسەی بە دوواداچوون و کۆکردنەوەی بەڵگەی ئەلکترۆنیان لە بەردەسانیە تۆ کەیسێکە بێتە دادگا چۆن مێتادەیتە و مێتاڤەرس و بیگ دەیتە کۆکاتەوە چۆنەی سلمێنێک ئەو ڕۆژنامەوانە یاخود ئەو فەیسبووکەوانە سناپچی سناپەوە نازەم تویتمەند چۆن هاگ نەکراوە و کەسێکی تر لە جیاتی ئەو ئیشێکی خراپی نەکردووە هەتا ئێستا دادگاکانی ئێمە ئیمێل بە بەڵگە وەرناگرن ئەبێ لا لەسەر فایلێک پرینت کرابێت لە بەردەستیا بێ. پێم وایە ئەمە یەکێکە لە کێشە سەرەکیەکان هەم دامەزراندنی کەرەسە و دام و دەستگاکان بۆ کۆکردنەوەی بەڵگە ئەلکترۆنی بۆ بە دوواداچوونی کەیسەکان بە ئەلکترۆنی ئەمە کەیسێکی زۆر گرنگە و دووەم باز لە قانونەکە بکرێ و ئەپگرێت بکرێ بۆ ئەوەی کە ئەم کێشانەی ئەم ڕۆی تیا جێ بکرێتەوە. پێم وایە نە قانونەکەی عێراق نەوەی کوردستان بای ئەوەی پێوەیە. سێەم مەسەلەی سندیکا و ئەو پێوەرانەی کە ڕۆژنامەوانی پێبن بە ڕۆژنامەوان ئەمەش گرنگە کە جارێکی تر پێداچوونەوەی بۆ بکرێتەوە. چوارەم ڕاهێنان و توانای مرۆیی هەم بۆ دادوەران و هەم بۆ بنکۆڵکاران و بە دوواداچوانی بابلێنەوانی کە بە دوواداچوون بۆ کەیسەکانەکەن لە ناو دادگاکانە. ئەوەی کە بەلای منەوە گرنگە هەبوونی ئەم دادگایە سربەخۆ بەجیان نەبێ لە ناو قوارەیەکا بێت کە لە هەمان کاتا بتوانێت ئیدارەی ژینگەی هەواڵ و زانیاریش بکات چونکە بە تەنیا بڵاوکردنەوە بەز نییە. ژینگەی هەواڵ و زانیاری ئەمە بە تەواوەتی تێکچووە کۆمەلگە هەموو ڕۆژە بەلا ڕێ ئابرێ بەشی سەرەکی ئەم کێشەیە میدیاکانێکن هەندێک جار بەڵێ مەرج نییە بەشی محکەمەکە خۆی ئەکرێت قوارەیەک هەبێ لەژێر چاودێری پەرلەمانە سربەخۆ بێ بەشێکی هەبێ کە ئیدارەی میدیا و ڕاگەیاندکار و سناپچی و فەیسبووکەوان و تویتمەندان بکات بەشێکشی هەبێت کە بە دوواداچوون بکات و کەیسەکان یەکلایی بکاتەوە. ئەمە زۆر گرنگە هەبێت. جا نازانم ئەوە چۆن ڕێگە خرێ و چۆن لە ناو ئەم سیستەمایە جێکرێتەوە. بەڵێ سانپۆر بێ جۆرە هەڵوهەنگاوانە گەورە و ڕاستی بۆ سەرکەوتن و بەپیشەییکردنی باری ڕاگەیاندن و ڕۆژنامەگەری بەڵام من بڕوام وایە بۆ وەڵامی ئەو پرسیارەی کە ئایا ئێمە لایەنگری دروستکردنی دادگایەکی تایبەتمەندین یا دژین من خۆم یەکێکم لە قوربانەکانی نەبوونی ئەو دادگایە بۆیە دروستکردنی ئەو دادگایە ڕەنگە زەڕور بێ لانی کەم ئەوانەی کە تایشەکەن لە دادوەرەوە بۆ محققەکەی بۆ ئەوانەی کە لە بەردەم دادگاکەی وەسن ئەوانەی کە تەعاملی لەگەڵاکەن ڕاهێنانیان پێ بکرێت لەسەر جۆرێک لە ئیتیک و ئەتەچێتی مامەڵەکردن لەگەڵ ئەو کەسانەی کە صاحب الڕەین و مەرج نییە تەنها ڕۆژنامەوان بێ لە کەناڵێکی ڕاگەیاندنا ئیش بکە ئەبێ ئەم دادگا تایبەتمەندیە بەرفراوان بکرێ و دادگاکە ئەگەر ناوی پەخش و وەشاندن بێ دادگایەکی تایبەتمەند بە پەخش و وەشاندن واتە بۆ بڵاوکردنەوە بێ کە مەرج نییە هەر بە تەنها لە نێو ئامرازەکانی ڕاگەیاندنا بێ بۆ نمونە من یەکێکم لەو قوربانانەی کە لە نێوەندێکی ئەکادمیە پرسارم هێناوەتەوە ئێستا بە یاسای سزادانی عێراقی محاکەمە ئاکرم ئەگەر دادگایەکی تایبەتمەند هەبوایە لانی کەم تێگەیش کە موقعی و مەکانەتی مامۆسایەکی زانکۆ و تەعاملکردنی لەگەڵ نمونەی زیندوو و تەعاملکردنی لەگەڵ بابەتی چاپ و بڵاوکردنەوە و پەخش و ئەوی کە لە ڕاگەیاندنەکە هەیە لانی کەم تێگەیشتنەوەکو هەر بەو تەعاملە مامەڵە لەگەڵ تۆمەتبارێکی با بڵێن
ناوزڕاندن بکە کە هاوشێوەی ئەو تعاملی کە لەگەڵ تاوانێکی وەکو تیرۆریستی یا تاوانێکی وەکو اختلاسی ئەموال و ئەوانە تعاملی لەگەڵاکە. منەجەکەم لە کوردستانە ئێمە لە ڕووی یاساییەوە لە بینی فەوزای قانونی و فراغی قانونیان فەوزایەکی قانونیمان هەیە ئەگەر سیر بکەن لە دوای ڕاپەڕینەوە پەرلەمانی کوردستان بۆ هەموو خولی کە هەیەی نزیکەی 390 یاسای دەرکردووە لەو 390 نزیکەی 9 بۆ 10 یاسای پەیوەندی هەیە بە بواری ڕاگەیاندن و ڕۆژنامە گەریەوە ئەم 9 بۆ 10 یاسایە هەمویان پێویستیان بە هەموارکردنەوەیە بەڵام لەبەرەوەی خولێکی هێندە خراپمان هەیە لە ڕووی ئەداکردنەوە هیچ کاممان جورەتیەوە ناکەین بڵێن هەمواری بکەرەوە بۆی لانی کەم ئەبێ داواکەمان بۆ سکاڵاکەمان هاوارەکەمان بۆ بێ لانی کەم کاکە ئیش بۆ یاسایانە بکەن کە ئێستا بەرکارن لە هەرێمی کوردستانە جێبەجێ بکرێ من لەگەڵەوەیان ئەگەر خولێکی پەرلەمانی باشە بێ و کەسانی شارەزای تیابێ و تێگەیشتنیان هەبێ هەر بەتەنها تێگەیشتنی قانون نیەتە بێ چونکە بەشێکی پەیوەندی هەیە بە دیدگای سیاسی هەرێمی کوردستانەوە ئایا دیدگای سیاسی هەرێمی کوردستان لەگەڵ تەعاملکردنە لەگەڵ خاوەنی ڕێە یا لەگەڵ کەناڵەکانی ڕاگەیاندن و ڕۆژنامەوانانە وەکو پیشەیەکی سەربەخۆ وەکو کەسایەتێکی معنەوی سەربەخۆ یاخود وەکو ژەردەسەوە ئەوەی کە کۆنتترۆل کراو بێ بۆیە ئێمە ئەگەر لەو فەوزا قانونیە ئەگەر ئێستا بچینەوە سەری لەو نۆدەیە ئەکرێ 5 یاسای باش دروست بکەین کە هەموو تەبەنی ئەو مەجالانە لە خۆ بگرێ بە سۆشال میدیا و بە تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەوانش ئیش لەسەر بکەین دوایەوە دامەزراندنی ئەم دادگایە خۆشببختانە ئێستا لە عێراقا دروست بووە ئەوەی کە هەر عێراق لانی کەم لە ئێمە پێشکەوتوترە لەوەیە کە دروستیەکە کە خەلەلێک کەس پێیەکە ڕایەگرێ مراجعە کاتەوە بەداخەوە لە کوردستان ئێمە کە شتێ دروست دەکرێەوە کۆڵی نیەتان لێناوە تا کۆتایی بڕۆ مەهمەکان ئەگەر خراپیش بێ ینی هیچ دام و دەستگایەکمان نییە ئەگەر خراپ بوو بێ وەقفەیەکی پێکرا بێ وەستێنرا بێ مراجعە بکرێتەوە نمونەمان هەیە ئەگەر ئەم دادگایە دروست بکرێ ڕەنگە هاوشەوی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی ئەوەی کۆمیسیۆنی مافی مرۆڤ بێ ڕاستە وجودی هەیە ڕاستە یاسای هەیە ڕاستە ئەوەی هەیە بەڵام دەسەڵاتی نییە ئەوە تا سەرۆکەکەی ڕێگەی پێنایم چێت ناو ئەو شوێنانی کە معنی بۆی چاودری بکە ئەنجا سەرچاوی مرۆیی بۆ ئەم دادگایانە لە دادوەر و لە کادری باش ئەمانە بەڕاستی ئەبێ دروست بکرێن و ئەبێ جگەلەوەی کە دیدگایەکی یاساییان هەیە دیدگایەکی میدیاییشان هەبێ و هەر بە تەنها وەکۆڵە حرفیان یاساکان جێبەجێ نەکردن بەڵکو باگراوندێکی میدیاییشی هەبێ کە تێبگا لەو بڕگە و بابەتانی کە لەوێ هەیە سپاس کاک شێخ سەری توێ وەڵام من تقریبا دژنیم بەڵام لەگەڵژنی یعنی چۆنە وەکەوەی کاگە عیماد وتی بەڕاستی ئەزمموی خراپمانەیە کێشەکە وەکو کاکێ من وتی کێشەکە کێشەی سوڵتەی قەزاییە تۆ ناکرێ ئێستا من خراپ بم هەموم خراپێ بڵێ وڵام ئەم دەستەیە بێشی باشکە ئەمە جوزئێکە لە من کولەکە خراپ بێت چۆن جوزە باش دەبێت بۆیە جارێ لە پێشەوە بەداخەوە دەبێت سوڵتەی قەزایی لێرە بن احترامن بۆ ئەم هەموو ئیعلام و شتا دەبێت لێرە بن ڕەئی وەرگرن مەرج نییە بڕیار بدەن بەس هەر گوێیان لێ بووە دووەم هیچ بڕیارێک و هیچ کارێک بەڕەهایی خراپ نییە بەڕەهاییش باش نییە بەڵام من بۆ خۆم ئەم بڕیارە لایەنە خراپیەکانیان لایەنە نێگەتیفەکانی لەوانەیە باشتر ببینم لەبەر ئەم هۆیانەی خوارەوە طبعا یەکەم ئەوە دکتۆر سامان وتی محکەمەی مختص ڕێپێدراوە ینی محکەمەی تایبەتمەند ڕێپێدراوە دەیەها محکەمەی ڕێپێدراومان هەن مختصمان هەن وەکو محکەمەی نەزاها وەکو محکەمەی ئێستا بەداخەوە جەوازات و زیادە ڕەوی و محکەمەی ئەحداس کە کۆنە و یعنی زۆر محکەمەمان هەن بەڵام ئایا پرسیار ئەوەی ئەم محکەمانە ناجیحن تقریبا ناجیحنین یعنی دەتوانی بەڵێ تقریبا ناجیحنین زۆریان بە تایبەتیمانەی تازە دروست دەبن بڵێن ئەحداسەوە جیایەکەوەنە بۆ ناجیحنین سەیریکەن لەبەر ئەوەی ئێمە لە قەزای عێراقیدا تەخەسوسمان نییە ئێستا لە ئیتالیایە تەخەسوس هەیە تۆ هەر لە ئەوڵەوە ئەگەر بواری جەزایی بگری لە معادی قەزاییەوە پەروەردەت دەکەن ببی بە قەزای جەزایی بە هەموو بەشەکانیەوە ئەگەر بتێبی بە قەزای قازی مەدەنی لە ئەوڵەوە پەروەردەت دەکەن بە قازی مەدەنی لە عێراق وانە لە کوردستانیش تەبان تۆبی بە قازی ئیتر دادەنێن ڕۆژێک لە قازی تەحقیقی ڕۆژێک قازی بەدایی ڕۆژێک قازی ژنمارەکردن و ژنە تەلاقدانی ساڵێک دەبن بۆ قازی ئەحداس بۆ نمونە من چوومە بوومە قازی تەحقیقم بینیوە تەحقیقی گەورەکان هیچ دەورەم نەبینیوە قەینام حەقات لی بوومەوە تۆزێ زانیومە دوای بردویانم بۆ قازی شەرعیە یەک ڕۆژی لە شەرعیە کارم نەکردو نەمەلاشم دوای بردویانم بۆ قازی ئەحداس یعنی
خۆ نابێت دەورە پێ ببینن ئەم محکەمەی نەشرا کە دروست دەبێ محکەمەیەکی متەخەسیس ناوی خۆی بەخێوی دەبێ و قازم ئەو قازیە شارەزا بێت لەو شتە کە شارەزا نەبێ هەمانشتە ئەمە لەلایەک لەلایەکی ترەوە یەک قازی دێنی دایدەنێ ئەم قازیە تەنا بۆم کەیسانە بێ نابێ بۆ چونکە ئێمە ژمارەی قازیمان لە عێراق لە کوردستانیش لە چاو ستانداردی جیهانی زۆر کەمە با نمونەیەکتان پێ بڵێم ئێمە 2004 چوین بۆ چیک دەورەیەکمان بینی چیگە و کاتە هین بوو 8 ملیۆن بوو وتی ئێمە 3000 قازیمانە عێراق و کاتە حدودی 25 ملیۆن بوو ئێمە هەمووی 600 قازیمانە ئێستا 1500 قازیە کە بۆ بە 40 ملیۆن یعنی بە گوێرەی ستانداردە جیهانیەکان لە کوردستان و لە عێراق قازیمان بۆیە تۆ دەی قازیەک تەرخان دەکەی ئیشی تری پێ دەستپێری بۆ نمونە ئێستا قازی نەزاها ئیشی تری پێیەکەن قازی زیادەڕەوی ئیشی تری پێیەکەن قازی جەوازات ئیشی تری پێیەکەن بە تەنیا دایدەنەی قازیت ئەوەندە نییە جگە لەوە تۆ بەس قازی تحقیق دانێ قرارەکانی لای جینایەت تەمیز دەکرێنەوە ئەی جینایەتەکەش تەفەڕوخ پێ دەکەی باشە ئیجونحەکەش تەفەڕوخ پێ دەکەی قراراتی جوناح لە ئیستیناف دەکرێن ئەوانش تەفەڕوخ پێیەکەی ئەی باشەکە قراری محکەمەی تحقیق بەدڵی تۆش بوو ئەیکە ئیستینافەکە قازیەکە تێی نەگەی سوودی چیە جینایەت محکەمەی جینایەت تێی نەگەی سوودی چیە یعنی تۆ بۆ محکەمەی نەشر ئەم هەموو دەبێ محکەمەی تحقیقت هەبێت محکەمەی جونحت هەبێ محکەمەی جینایەت هەبێ بۆ تەمیزکردنەوەی بڕیارەکانی تحقیق محکەمەی ئیستینافش هەبێ بۆ تەمیزکردنەوەی بڕیارەکانی خۆی تۆ سەریکە تۆ بەڵێ من قازێکی متەخەسیسم لە تحقیقا بڕیار تێدەگەم لە فەلسەفەی نەشر و ئەوانە تێدەگەم بەڵام کە سەرە و من تێی نەگەی بڕیارەکانی زەربی سەفر گمەوە سوودی چیە وەنیە ئەمە زۆری دەوێت ئەم هەمووان هەیە نییە ئەم هەموو دادوەرە نییە بەڕاستی ئەنجا ئەوەی کە دکتۆر سامان باسی کرد باشە تەنها لە هەولێر دروستی دەکەیان لە هەر سێ پارێزاکە دروستیەکەی لە هەر سێ پارێزاکە دروستیەکەی 30 حاکمیەوێ لە هەر چوار پارێزاکە بڵێن نەوەت هەڵە بجەش ئەو گەرمیانیش وڵاوە 5 چوار بەڵێ یعنی شتەکە عەمەلی نییە زۆری دادوەر دەوێت زۆر ئەمە بەڵێ ببوورە من ڕێی خۆمەدەم ڕێەکەم هیچ لەگەڵم نە لە دژم بەس ڕەیە دەم ئێوە بەس بۆ بڵێن بۆی تەنویری ئێوە بکەم بۆ اعتیباری لە ئیشەکەیە بوو بۆی ڕێوشتوێنتان بۆ مشکتان بۆ شتەکە بجوڵێنم بۆ شتی عەمەلیەکە یعنی ئەمە زۆری دادوەر دەوێت ئەم هەموو دادوەرانە دادنی ئێمە ئەسڵەن ژمارەی دادوەرمان کەمە هیچ دادوەرێکی تایبەتمەند بە تەنها ئیشێک دادوەرە مختصەکان بە تەنیا ئیش ناکەن دادوەری نەزاها بە تەنیا ئیش ناکە ئیشی تەنها نەزاهە ناکە دادوەری زیادەڕەویان داناوە دادوەری ئەو شتە عنفی ئوسەریان داناوە دادوەری ئەمە لەلایەک لاکی ترەوە برادران ئێمە بە هەر دیوێکی نەبینین یعنی ئێوە نابێ وەکو ڕۆژنامە نووسان کە من بۆ خۆم تا سەر ئێسقان لەگەڵ حوڕەی سەحافە و حوڕەی بیر و ڕام لەوانێت ئەو مێژوەکەشمان شایدی ئەومان بۆ بدە بەس نابێ من دادوەرێکشم بێ متعاتف بێ لەگەڵ من چونکە وەش خراپە یعنی نابێت دادوەرێک هەبێت بکێتە ژێر سەتوە ژێر ئەو ئیرهابی بەڵێن ڕۆژنامە نووسانەوە ئەگەر کەسێک گیرا حەملەی لەسەر بکەن ئەوەش هەیە بەڕاستی یعنی ئەگەر ئەو دادوەرە بۆ ئەوە بێ بۆی متعاتف بێ لەگەڵ سەحافەیە و هەمیشە لایەنگری سەحافە بێ ئەوەش دادوەر نییە بەڵێ بە تاکید یعنی تۆ کاتە حەملەی لەسەر دروستکەی دادوەرێک بێنی و ئیتر بێ بە مڵکی خۆت ئەوەش دادوەر نییە ئەگەر بەدڵن نەبوو حەملەی لەسەر دروستکەی یەک دانەیە بەڕاستی ئەوەش هەر مشکیلە ئەوەش لە دادبینی لا دەچێت باشە خۆ ناشبێ دادوەرێک هەر تەنها ئەم وا بڵێن دادوەرێکمان نە فێرمان کرد خبرەماندایە خۆ نابێ و دادوەرە هەر لێ بمێنێتەوە دەبێ بگۆڕدرێ بۆیە برادرن ئێمە کێشەکەمان سوڵتەی قەزائیە سوڵتەی قەزائیە کە خۆی مستەقیل نییە لە معادی قەزایی ساڵ بە ساڵ خراپ دەبێت ئەمڕۆ لەگەڵ دکتۆر سامان باسیەوەمان کرد کە ساڵ بە ساڵ خۆزگەم بە پار ئێمە لە جیاتی ئەوەی کە بین داوای ئەمە سەواشی لاتۆ بەداخە وەر کەسێک هەر جیهەتێک ها گەیشتە مەسوولەکان داوا دەکات محکەمەی مختصی وەدا جەوازات گەیشتنە سەرەوە وتیان کاکە ئێمە محکەمەیەکمان دوێ بۆ جەوازات زیادەڕێی وتمان محکەمەیەکمان دوێ بۆ زیادەڕێی سەرناو بەلەدەیە هەیە نەزاهەت محکەمەیەکی مختصمان دەوێ عنفی وسەری محکەمەیەکی مختصمان نەجا بۆ وا بکەین بۆ ئێمە فشارمان لەسەر دادگا نەبێت لەسەر سوڵتەی قەزایی نەبێت چونکە بە عەمەلیشی ئیسپات بۆ ئەوە ناجیح نییە
یەک نقطەی تر بەڕاستی کە بەلامەوە گرنگە من دەمێکە دەمێ ئەمەل ناو کۆمەڵی ڕۆژنامەنووس و سەحەفیە ئیسارەیەکەم بە کاگڕەحمانی میترۆشم وت هەر بەخوابزەم لە بیریشی نەما شتێک بەدڵی خۆی نەبێ ناچێڵێ کە ئەمە پێم وایە ئەمە بەڕاستی ئەمە سڵبی ئیشەکەیەوە ئوستازینە ئێستا ئێوە نەشر جرایمی نەشر کە تەعاملتان لەگەڵاکەن بە دوی مۆبایل طبعا ئێستا خۆ سەحافەی وەرەقیک نەماوە نیە هەمومان شتەکان لە هین بڵاوکەنەوە بە ئێمە مانانیشەوە با بڵێن کە سەحافیش نین ئێستا غەڵەتی محاکمی کوردستان ئەوەیە تعامل لەگەڵ سۆشیال میدیا دەکا وەکو مۆبایل ئەوە غەڵەتە ئێوە حملە لەسەر ئەوە بکەن کاکە میدیا بنای خۆی بخوێتی ئیعلام وایە ئیعلام دوو جۆرە یان ئیعلام یان ئیعلامی سۆشیال وەنیە خۆ سۆشیاڵیش هەر میدیایە من کە شتێک بڵاوەکەمەوە لە فەیسبوک لە هەموو وەسایلانەی کە هەن مادام پەبلیکە مادام عەلەنیە ئەمە میدیایە خراپ بەکارهێنانی مۆبایل چییە من بە ماسنجەر خەڵک هەڕەشە بکەم بە واتساپ بە ڤایبەر یان ڤیدیۆی خراپ بنێرم یان بەڵام من کە شتێک بڵاوەکەمەوە نەشرە ئەمە خۆی نووسراوە سۆشیال میدیا یعنی ئیعلام ئەمە مۆبایل نییە کاکە ئەمە هین نییە ئەمە پەیوەندی نییە وەسایلی پەیوەندی جیایە وەنیە وەسایلی پەیوەندیەوە کە ئیتیساڵات دەکەی فەیسبوک دیوەکەی کە بڵاوی دەکەیتەوە ئەنستەگرامە نازم چێ بەخوام هەر نییە نازم ناوەکەشی بڵێم ببورن ئەوە هەر ئەوەی کە بڵاوی دەکەیتەوە هەموو ئەو شتانێک کە بڵاویان دەکەیتەوە بۆ عەلەن ئەمە سۆشیال میدیان من ئەمە دەڵێم ئەمە گرنگە چونکە سەتی ئوستاز چۆن ڕێنادە على كل من علم أما مشكلة معنا أستاذ عماد هتشيبه من أما وتم بيكين بكيسي رأي عام نا سب بدلم من بداخل أمولاتي مجموعة كيشك بوستي ورقر دا قوري نازم بتعبدي هندي حاكم من يشك شكاتي اللي كردم اشتكم لسر ضريبة نوسي وزيري مالية وتم كاك الضريبة نهبه لسر فقير وفقراء بسبين ري بجوري دستور کۆمەڵشتی تر نابێ مەسەلەن کۆمپانیای تایبەتە بێ و پارە وەرگرتن دوای محکەمەی تەمیزیش هەمان بڕیاری دەرکرد سێ خاڵی ئاوە کەچی شکاتیان لێکردم شکاتی لێکردم حاکمێکیان بەهین منی بان کرد بە تەشیر تیان ئەمە تەشیری وەزارەتە کەچی حاکمەکەی دوای ئەو کە تەلەبەی خۆشم بووە طبعا من نەچووم داوام کرد دابخرێ وتم ئەمە هەر تەشیر نییە ئەمە ڕەئیە چییە زەریبە لەسەر فەقیر و فقرا نابێ بسەنە پێنرێ مادەکەی بۆ من کردەوە بە دوی مۆبایل طبعا تەمیزم کردەوە غەلق بوو بەڵام کێشە ئەم تێنەگەیشتنەیە ئەمەی ئێستا لە سەحافەی کوردستاندا هەیە بەڕاستی بە پلەی یەکەم بۆ سۆشیال میدیا تەکیفەکەی غەڵەتە ئەمە بەدەست حاکمە ئوستاز عیماد ئێمە هیچی قانونی ناوێت دەبێ بەڕاستی ئێستا مەجلیسی قەزا بەداخەوە کە گوێ لەم شتانە ناگرن یان بۆ نمونە سەحافە بچێ بۆ لای نوێنەری سەحافە ئیشی سندیکات چییە دیفاعکردن لەم شتانە کاکە سۆشیال میدیا وەسایلی ئیتیساڵ نییە ئەگەر وەسایلی ئیتیساڵە دوی مۆبایلی بۆ بەکاربێنە بەڵام ئەگەر میدیایە خۆی ناوی بخۆیە میدیایە دەبێت تۆ ئەو دیوەی بە تەشیر بیکەی بە جەرایمی تەشیر بیکە چونکە فەرقیان هەیە تەشیر ئەگەر تەنازولی کرد داخرێ بەڵام سۆشیال میدیاکە دوی مۆبایلەکە داناخرێ عقوبەکەشی قورسترە جا لەبەرەوە من بە کۆتاییەکەی بەهینەکەی ئەڵێم ئەمە ڕاکردنە ئیلا ئەمام یعنی تۆ دروستکردنی محکەمەیەکی نەشر ڕاکردنە لە کێشەکە بەڕاستی لە شەرقدا زۆر بۆمان هەیە زۆر شتیوان هەیە بەسم باسی مافیش ناکە با یاساکی بۆ دەرکەین با بە تۆ یاسانە جێبەجێ بکە جارێ یاسای چی دەرەکەی محکەمەکەش ئەم محکەمەیە ئەنجا نمونەی بەغدا نمونەی سەرکەوتو نییە با بزانن خۆ بەغدا 2010 دەری کرد ماوەیەک دوای وەستاندیان وەنیە ئێستا دەستیان بەڵێ ئێستا دەستی پێکردەوە چێڵە ناجیحە ئێستا من لە شوێنەکە خوێنمەڵێ 30 داوایانێ با بڵێن لێرە داواش زۆرە ئەگەر داواش زۆر بێ بەڕاستی ئەم لایەنانە هەیە بۆیە من ناڵێم نەباشە نەخراپە بەڵام وەکو ئەزمونمان لەسەرەوە نییە خۆی قازی مەفروزە هەچی بوو بە قازی مدافعی حقوق و حڕیات بێ بەڵام وەرە ئێستا لای قازیەکان بڵێت تۆ کاکە بەرگریکاری لە حقوق و حڕیات گاڵتت پێ دەکا هەر هەندێکیان گاڵتەیان بە حقوقی ئینسان دێ ئێمە دەبێ بەڕاستی لە مەعهەدی قەزایی لە مەعهەدی قەزایی بابەتی گرنگیدان بە حقوق و حڕیات لە ناویاندا حڕەی سەحافە ببێ بە دەرسی ڕئیسی وا تۆ ئەم منیشت دانە لە محکەمەی نەشر 2 ساڵیش نارتم بۆ دەورە دوای ساڵێک نەقڵەکرێم دادوەرێکش دێنی ئەو دادوەرە دەورەی نەبینیوە هەموو دادوەرەکان دەورە پێ دەبینی خۆ لە مەعهەدی قەزایی بیکە
زۆر سپاس. بەڵام وەکو بەڕێزان فەرمویان هیچ مانعێکی قانونی و دەستوری نییە بۆ دانانی محکمەیەکی تایبەتمەند کە سەردەمەکە سەردەمی اختصاسەوە دەستگای قەزایی ئێمە بەر لە هەر دەستگایەکی تر لە کوردستانە پێویستی بە ئیسلاحە و پێویستی بە تەطویرە و پێویستی بە تەهیلە و پێویستی بە تێگەیشتنە لەو ماف و ئازادیانەی کە کاک حاکم ئاماژەی پێکرد. من کەسێکم 2 دەورە لە ئەندا لە پەرلەمانی کوردستان بووم بە حکمی لیژنەکەم لەو بواری ماف و ئازادیەکان سەر و ساختەمان هەبوو لە تعامل لەگەڵ ئەنجومەنی دادوەری لە ڕاستیە تعاملێکی زۆر ناخۆش بوو. ینی ڕێزم هەیە بۆ دەستگای ئاسایش بە تایبەتی لە هەولێر یامی ئێمە 2 دەستگا زۆر قورس تعاملی لەگەڵەکردین دەستگای ئاسایش لە هەولێر و ئەنجومەنی دادوەری ئەوەی پێویست بوو محاکم و ئەوە یعنی خۆیان لە سەروی هەموو سوڵتەکانی تریشەوە بینی. بۆیە ئەم جەدەلە بە هەر جۆرێک بێ کەناڵ لەگەڵ ئەنجومەنی دادوەری و دادگاکانە بکرێتەوە کارێکی باشەوە ئەگەر ناب بویسترێ بۆ نمونە لە ڕێگەی پەرلەمانەوە بە تعدیلی هەر قانونێک ئەم دادگایە دابدرێت بەدیوێکی ترا بێتە تەدەخل لە شؤونی دەسەڵاتێکی تر بڵێ ئەگەر بیویستێت چکە ڕێیەکەیە لە ڕێگەی تعدیلی قانونی ڕۆژنامەگەریەوە ئەمە بکرێ. کاکشوان زۆر جوان ئاماژەی بۆوە کرد وەزعیەتی ئێستای پەرلەمانی کوردستان هی ئەوە نییە دەست برێ بەو یاسایانەی کە هەن و لەسەر ماف و ئازادیەکان کۆمەڵێ مەکسەبی تیا چەسپێنراوە ئەگەر نا بە بیانووی تعزیزەوە پاشەکشە لەو مەبادئانە زۆر ئەکرێ چکە من تەجروبەم هەیە نەک لە خولی پێش و لە خولی پێشووتر کە ئەویستا یاسای ڕۆژنامەگەری بە ناوی تەطویرەوە پێشخستنەوە بهێنرێتەوە ناو هۆڵی پەرلەمان بۆ ئەوەی کۆمەڵێ مەقەسی تری لێ بدرێت بۆ ئەمەش بە تەسەوری من ئەگەر لە ڕێگەی ئەم مەسلەی ئەوەی قانونی سەحافە تعدیل بکرێتەوە بۆی محکەمە کە دابدرێ زۆر شتی تر لە دەسەدرێ. تەجروبەی عێراقی بە هەموو کەم و کوڕێکانەوە لە هەرێمی کوردستان سەرکەوتوترە لە ڕووی قەزاییەوە لە ڕووی هەیبەتەوە لە ڕووی تێگەیشتنەوە بۆ ماف و ئازادیەکان بۆیە ڕەچاوکردنی ئەوەی کە لە عێراق ڕوئەدا لە هەرێمی کوردستان کاری پێ بکرێ بە بۆچوونی من کارێکی خراپ نییە و کارێکی باشە. سەبارەت بە پەرلەمانی کوردستان لە ڕاستیە پەرلەمانی کوردستان جێگەی ئەو ئومێدە نیە لە ئێستاە بۆ ئەم پرسە ئەوەی کاک حاکم وتی لە ڕێگای ترەوە ئەتوانێت کار بکرێت بەڵام بۆ خۆی ئەم جەدەلایان دەستخۆشی لە ئێوە کەم کە ئەم بابەتە یەکێکە لە مشکلە هەرە گەورە کانی کۆمەلگای ئێمە ینی بە جۆرێک لە جۆرەکان خەڵکەیە ڕۆژنامە نووسیش نییە لە ڕێگەی مۆبایلەکەیەوە ڕوبەڕووی ئەم کێشانە بێتەوە بۆیە بوونی محکەمەی مختص پێم وایە تەجروبەیەکی تازەیە و ئەم تەجروبە تازە شتێکی تازەمان پیشانەدا کە ئێمە تەجروبە بکەین من ناڵم لە خۆوە بەڵام دراسات هەبێ بۆچی مرۆڤ کە دادوەرە بێ لە کۆمەلگای ئێمە پێ وایە لە سەروی هەموو پیشەکانەوەیە کامە تێگەشتێکی زۆر هەڵەیە هیچ پیشەیەک لە کوردستانە لە دنیاە ئەوەندە مخەدەس نییە کە خۆت ئاوێتەی ئەم چینی توێژانە نەکەی بێ بکەویتە گفتوگۆ لەگەڵیان یعنی مامۆستای بەڕێزە لێم بیستووە ئەڵێ خوێنکاری خۆم بووە کە بووە بە دادوەر دوایەوە لە ڕێگا بینیوەتی سڵاوی لێ نەکردوم لەگەڵ ما قاوەیەکی نەخواردوێتەوە ئەم تێگەیشتانە تێگەیشتنی زۆر هەڵەن ڕاستیە و کاریگەری زۆریشی لەسەر کایەکانی تری ناو کۆمەلگا کردو بۆیە جێگەی دەستخۆشیەوەی شێوە گرنگ طبعا مش لە بینەکەم وەکو کاک دکتۆر لەتیڤ ئاماژێ بێت مش لە بینەکەم ئەگەر ئەو دادگایەی پێشنیاز دەکرێت دروست بکرێ ئەگەر مەرجەکانی تێدا بێت ئەگەر لە زروفێکی ئاسایی بێت ئەگەر با بڵێم سێکتەری قەزایی سێکتەری دادوەری لە کوردستان وەکو ئەو وەستە خراپێکی ئێستا کرا لە مەجلیسا گەندەڵ نەبێ حەقانی بێت مافی مرۆڤی لە بەرچاو بێت ڕۆتیناتی تێدا نەبێت ئەوە منیش لەگەڵ دروستکردنیم چونکە هەمومان دەزانین بواری میدیا چەند فراوان بووە ئێستا جاران میدیاکار لە سلێمانی ڕەنگە 100 کەس میدیاکار بوو بێت وانە ئێستا سۆشال میدیا دەرگای کردوێتەوە لە زیاتی 100 کەسە 100,000 کەس ئیشی میدیایی دەکات لە ڕێگەی سۆشال میدیاوە واتە چەند سەد قاتێک ژمارەکە یان چەند هەزار قاتێک بەرامبەر بۆتەوە بە بوونی ئەو ژمارە دادگایانەی کە لە سلێمانی هەن ئەو ژمارەکەمە بەڕاستی ئیشی کەیسەکانی ڕۆژنامەنووسی میدیا بەڕێوە ناچێت
ئەو ڕۆتیناتەی هەر ئەو ڕۆتیناتی کە لە دادگاکان هەیە ڕۆژنامەنووس تااقەتی ڕۆژنامەنووس دەکوژێ ئەوەندە بەستە کە ڕۆژنامەنووس لە یاخود نووسەر کاتێک کە دەچێتە دادگاکان ئەوەندە بەسە بە ڕۆتینات هەموو وزەی بکوژن بیڕوخێنن سوکایەتی پێ بکەن کە ڕۆژانە خۆی دەبینێت لە بەردەم ڕێزمێ بۆ پۆلیس و بۆ ئەوانە بەسەمان دەزانین لە پرزگەوە چۆن خەڵک سەرکوت دەکرێت تا دەگاتە بەردەم دادوەرەکان. ئازیزان ئەگەر بێت و ئەو دادگایە دیسان دەڵێمەوە لە سایەی بوونی بە مەرج کە ئەو مەرجانە نین ئێستا لە ئێستا پەرلەمانێکت هەیە بە ڕێژەی 15 بۆ 20 دەنجی خەڵک چۆتە پەرلەمان خەڵکەکەی پەرلەمانتارەکانی هەمومان دەزانین چۆن چوونەتەوێ مزداقەتیان نییە نوێنەراتی خەڵک ناکەن اینجا لە ڕووی ئەهلیەتەوە لە ڕووی تواناکانیانەوە ئایا کەسی مختص تێدا لە بوارانە هەمومان دەزانین ئەو یاسانە ئێستا لە پەرلەمانی کوردستان دەردەکرێن ناڵم سەداسەدی بەڵام سەدانەوەتی بوونەتە هۆی ماڵوێرانی کورد لە هەموو ڕووەکانەوە لە هەموو سێکتەرەکانەوە ژیانی خەڵکیان تێکداوە ئەگەر نەکرێت چی بکەین من بەڕای من باسی یاسا نەکەین چونکە دەرکردنی یاسا هەر یاسا کە پەرلەمان لەم لە ئێستادا دەستی بۆ بەرە بێ دەریکا قوربەسەرێکی ترزی بۆ خەڵک زیاتر دەکات ئینجا لە بواری میدیا بێت یاخود لە هەر بوارێشتر بێت من یەک پێشنیازم هەیە ئەگەر بێت چونکە ئەوەی کە باسی دەکەین ئێمە وەکو دکتۆر لەتیب ئاماژەی پێدا تۆ دادگایش تایبەتی بەوە هەبێت بە نەشر بە کاری ڕۆژنامەنووسی پێویستە بنکەی پۆلیسی تایبەتیشمان هەبێت بۆ شوێنی شکاتکردن پێویستە ئەوەی قەزای و یاسازانەکان شارەزان لەوە بەڵام من دەزانم کێشەکەی ئێمە تەنها لە دادگانیە کێشەکەی ئێمە لە پرزگەی بنکەیەکی پۆلیسەوە دەست پێ دەکا تا دەگاتە بەردەم ئەو حاکمێک کە سوکایەتی بە هەر هاوڵاتێک دەکا کە لە بەردەمی دەوەستێ هەمووی سوکایەتی بە مامۆستای زانکۆ بێت ڕۆژنامەنووس بێت نووسەر بێت هاوڵاتێکی ئاسایی بێت ئەو هەموو مؤسساتەی پێویستە لەم بارودۆخەی کە ئێمە وڵاتەکەمان هەموو سێکتەرەکانی گەندەڵ بووە هەموو سێکتەرەکانی تێکچووە لەبەر ئەوە کاتێک کە تۆ هەموو سێکتەرەکانی تێکچێ سیاست و ئابووری و کۆمەڵایەتی و قەزایی و پەرلەمان و میدیا خۆشی شێواو بێ یعنی نازانم سەرکەوتوو دەبێت یان نا لەبری ئەوە ئەگەر نەکرێ ئەگەر و مەرجانە نبێت من پێم باشە بەڕاستی ڕێکخراوەکانی NGO کە دەسەڵاتێکترن لەناو کۆمەلگا دەسەڵاتی چوارە من پێنجە من هەشتێکیان پێدەوترێ زۆر گرنگە گوشاری ئەوە بکەن کە محکەمەکان چاک بکرێن ڕۆتینات کەم بکرێتەوە مافی مرۆڤ ڕێزی لێ بنرێت اینجا سندیکاکان و ڕێکخراوەکانی ڕۆژنامەنووسی ئەوەی کە پەیوەستن بە مافی کارکردنی مافی دەربڕین و ڕای ئازاد ئێمە پێویستە ئەگەر ئەوەی تریان نەکرێت ئێمە گوشاری ئەوە دروستکەن کە محکەمەکانمان چاک بکەین ئێمە سێکتەرەکان چاک بکەین نەکشت زیاد بکەین لەم زروفی ئێستا دەڵم تاوان دراسة الإنشاء يعني بدرجة يكمل مشي سنة بدرجة دور مشي أو سنة بكرة روجي درجة بدرجة سيابا مشي ما مثلا ولا ما أنا يعني سير كي نسلم بعده عندك دوامي من الكبار يعني كبار كالكباري بعدك كباسي درجة تبدنا كباسي تبدنا كتصير مثلا محكمة خاصة بس أولش توضيح مثلا طبعا أولك جلسة نجي من عندك وتعرف هذا أولك جلسة محكمة خاصة محكمة مختصة بغاد مثلا روج دام المسكن كودارة كان بلاط بتودي سنة عشان محكمة خاصة يعني آية تشلك زماني أو أكيد إنسان أما مفهوم لا يحكم كان لا روج دام المسكن لا يخلق إنسان بمحكمة خاصة وشيء تايبت من دو تايبت زول اللي هو مختص خاص زول اللي يكون إنسان أو بحلا من يوم راسي ما يعني استخدامي كشغلتي ميديا إلكترونية وسوشيال ميديا هم أو تطوراتي كالميديا إعلام وأم كشغل وكالي يا سعيد المساعد من براسي يعني جائز بس كان بزين بحالة ودورانات وكأهم كيس ميديا تعتبر شلون تعاون لقرابنا يعني تو شلون جوازك إنه روجنا روسيا بحالتك أساسية كالسوشيال ميديا اشتري بلاوتات برو حكم قشتكي لمدة ثانية بواضحين مثلا تعامل قلبك أنا بشايفه ميتافيرس مثلا أو ناهري من بسانة حاكم جالس تاني من نجاتي لو جاورة ميتافيرس واقع حاجة كم لما أنا في موايا أجر ما حكيت شيء طالشة تاني ميديا كشبكة أو الدجى بجكني أساسا يعني ميديا كانت لسردمي روجنامه وراديو وتلفزيون أبو جبجكني كاريكي أسام بو أو كإشي ميديا قرص كده وازم زور بي
یعنی ئەو کەیسانش کە لە دادگاکان باسی تەلەڤیزیۆن و ڕۆژنامە و رادیۆوانە نییە باسی سوسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانە هەر بۆیە ئەو یعنی سۆنگەی دروستبوونی ئەم دادگایە بەشێکی زۆری بۆ ئەو کەیسە زۆرانەیە کە ئەو ژمارەی کە کاکاروان ئیشارەتی پێکرد کە لە ناو یعنی کای ڕۆژنامەنووسیا دروست بووە و ئەمە بۆتە پاڵنەر ئەگەر ئەو پاڵنەرەی دکتۆر سامان ئیشارەتی پێکرد باس لە ئەوە بێ کە ئێمە میدیا ئەلکترۆنیمان هەیە و بەم شێوازە گەشەی کردووە و حاکمەکان نازانن چۆن تەعامل لەگەڵا بکەن ئێمە توانین بین دەستکاری و هەمواری یاساکە بکەین نەک ئیش لەسەر حاکمە بکەین واتە ئەگەر حاکمەکە وەعی نییە ئەگەر یاساکە لەوێ جێبەجێ ناکرێ ئێمە ئایا زەمان چییە ئێمە بە دروستکردنی محکەمەیەک ئەمە چارەسەرەکەین بەڵام وا ئەزانم بەدەستکاریکردن و هەموارکردنی یاسایەک زەمانەکە زیاترە واتە ئێمە ئەگەر ئیش لەسەر ئەوە بکەین وا بزەم هەندێک محاولاتی کرا پێشتر کە ئێمە هەموار و تعدیلی ئەو یاسایە بکەین ئەگەر یاساکە ئەم بابەتانەی بێتە ناوە واتە باسی ینی واز بێنین لە باسی خراپبەکارهێنانی مۆبایل ئەوانە لەناو خودی یاسای کاری ڕۆژنامەنووسیا ئێمە هەموو ئەمانە جێگە بکەینەوە و فشارێک دروست بکەین ئەم فشارێکی ئێستا دروستەکەین بۆ دروستکردنی محکەمەی فشارێک بێ بۆ دروست بۆ ئەوەی کە لە ناو مەزمونی یاسای کاری ڕۆژنامەنووسیا باسی میدیا ئەلکترۆنی هەبێ باسی سوسیال میدیا هەبێ بۆ ئەوەی حاکمەکە بزانێت چۆن تەعامل لەگەڵەماکە بەڕاستی من ناحەقی حاکم ناگرم یعنی حاکمە کە شتێکە چێتە بەردەستی و لە یاساکەشە تیانی چۆن تەعامل لەگەڵا بکە لەبەرەوە من پێم وایە ینی دیسانەوە گەر نەبێت و بەقسەکەی کاک دکتۆر لەتیف و دکتۆر کاروان منیش لەو بەینام بەڕاستی نە لەگەڵ یان نە لەگەڵ یانیم چونکە بەڕاستی دروستکردنی ئەم جۆرە محکەمانە کە باس لە تەخەسوس و تایبەتمەندێتیە دیسانەوە بکڕنەوە بۆ ژینگەی هەرێمی کوردستان ئایا چەک بەدەستێک بە ئاسانی ناتوانێت ڕۆژنامەنووسێک دەستگیرکە یا ئەوەستێ بڵێ محکەمەیەکەیە و دادگایەکەیە کە خاصە بە ڕۆژنامەنووسان و چاوەڕێیەکە بەڕاستی ئەوە زمانی جێبەجێکردنی نابێ و زۆر سپاس دەستان خۆش بێت بابەتەکە بابەتێکی گرنگە بەڕاستی بەس من ئەمێلێەوە دەست پێ بکەم هەر کاتێک کە هەستەکەیت کە مافی چینێک پارێزراو نییە وەکو ژنان کە ئەمە کاتە دەستمان پێکرد هەوڵەیت بۆی کە بابەتەکە تایبەت بکرێ ئایا یاساکەی بۆ تایبەت بکرێ و محکەمەکەی بۆ تایبەت بکرێ هەڵبەتە لێرە هەست بە بۆشاییەکەکەین هەستەکەین کە نەعەدالەتیەک یا نایەکسانیەک هەیە کە لە نێوان کەسێک کە میدیاکارە تەشهیر بە بابەتی تەشهیر یاخود بە مادەی دوی مۆبایل لە محکەمەکانە ئەبینین بە نمونەی زیندوو کە دکتۆر شوانە و هەروەها خۆم کەیسی ترم هەیە ڕۆژنامەنووسە بە زۆر بە ئاسانی زۆر بە سەهلی عنی تاوانیان بەرامبەرە کرێ بەڵام لە کۆتاییە هەر ئەوەنە نەقدێکی گرت ئەبێ بە تۆمەتبار کەواتەمە لێرە ئەبێ بۆ دەست پێ بکەین نێوان تەشیر و نەقد ئەبێ جیاواز بێ کۆی دکتۆر شەغلەتی فیش بە هەمان شێوە ئەوەی ئەو کردی بەرامبەر سەبارەت بە وەزارەتێک کە شتێکی بڵاو کردەوە تەنها نەقدێ بوو بەڵام کردیان بە تەشیر هەر کاتێکە مەبەستم ئەم خۆی نەقدێ مەبەستم بە نەقدێک دەستی پێکردو ئێستا من وای لاتۆ من نەقد لە سنتەری میترۆ بگرم یا لە ڕێکخراوێ بکەم تەنها نەقدێکە ینی ئەمە ئەبێک سەر بێ بە تەشیر ئەگەر ئەو محکەمەیە منیان بەدڵ نەبێ یاخود ئەو وەجهی منیان بەدڵ نەبێ ئەگەر کامە قورسە ئەگەر تەشیر قورسە ئیکەن بە تەشیر ئەگەر دوی مۆبایل قورسە ئیکەن بە دوی مۆبایل لەبەرەوە ئەبێ بەوە دەست پێ بکەین ئێمە ئەم محکەمەیە کە دائەنرێت محکەمەکە ئەگەر دانرا ئەبێ بزانین ینی نەک تەزە خومێ دروست بێ ساگەر من لێرە محکەمەیە دابنێم یەک محکەمەوە تا یەک ژوور و یەک حاکم و یەک محق عەدلێکی وەدانێم ئەبێ بە لۆدێکی زۆر لەسەر و محکەمەیە ئێمە ئەبێ بۆ ئەو بێت بۆ ئاسانکاری بێ بۆ ئەو بێ کە مافی زیاتر ئەو میدیاکارانە و ئەو ڕۆژنامەنووسانە مافیان زیاتر بپارێزرێ ئەبینین چەندین کەسمان هەیە کە یعنی نمونی زینومان هەیە لە ناو محکەمەیە مۆزەف بووە تەنها لەبەروی نەقدی لە محکەمە گرتووە ئێستاوە نزیکی 3 ساڵونی بۆ 4 ساڵ بۆ 4 ساڵە بێ ئەم کەسە هێشتا لە کوجی زیندانەیە و کەس نازانێ بە چ مادەیەک و بە چ یاسایەک تا ئێستا مێنێتەوە وە چاوەڕێی مادەکانی تریشی کە لەسەری زیینو بکرێتەوە کە هەمویان هەم خەسمیشن و هەمیش حاکمن بەرامبەری بەڕاستی ئەمانە یعنی تا بێ زۆرە بێ من ڕەفیقم هەیە براکەی گیراوە 2 ساڵ و نیوە بێ لە هەولێرای گیراوە کەس نازانێ لە چی مەبەستم کەواتە ئێستا ئێمە هەستەکەین بەڵێ هەستەکەین کە فەراغەکە بە یاسا چاکردن پڕەکرێتەوە بە محکەمەی تایبەت پڕەکرێتەوە بە دانانی لیژنەیەک یاخودە کۆی یەکێک لە بەڕزەم دکتۆر کاروان بوو باسیەوەی کرد کە ئەبێت چۆن ئێستا نەهێشتنی تاوان واتەها لەسەر کوشتن لەسەر دزی یا لەسەر هەر بابەتێکە یان مخەدەراتی ئەمەی ئاسایشدانرێ لیژنەیەکدا بنرێ بۆ بەدواداچوون بۆ ئەو کەیسانەی میدیاکاران بەڕاستی زۆربەیان سیاسین بەڵام
بە مادەی دوی مۆبایل یا بە تەشیر یان بە بابەتێک لە بابەتەکان ئەکرێتە زیندانە و بەبێەوەی کە دادگای بکریا زۆربیان بە ئاسایش دەست پێ ئەکات هەتا ساڵێک جارێک کەس هەر نازانێ ئەمە تەشیری کردووە ئەمە دوی مۆبایلە لەگەڵەوە چەندین داوای مەدەنیشمان هەیە کە ئەسڵەن بەڵگە هەر نییە لەسەری یاخود 3 مانگ 4 مانگەکەی کە لە ئەسڵ محاکەمە جەزاییە هاتووە ئەمەی هەرتێ پەڕانوە بەڵام لەبەری کە تەرەفەکە دەسەڵاتدارە یاخود کەسێکی لە پشتەوەیە بەداخۆت کەیسەکەی ڕۆشتووە دوای تەمیزکردنەوەش و دوای کە کاک حاکم باسیەوەی کرد کە ئەمە ئەبێت کە لەگەڵ تەحقیقا واتە لە تحقیقەوە کە دەست پێکرد تا بۆ جینایەتی ڕاتە گەر جینایەتەکەش لەگەڵ یانە بوو ئەتوانێ قەرارەکەی محکەمەی تحقیق کە دای خستۆ دۆسیەکە ئەبێ دووبارە غەڵقەکە لا باتەوە دەست پێکاتەوە بە بینین کەواتا بێمە لیژنەیە کە وەزەم شۆخانخانی شردبان کردبوو ئەمڕۆ لە بەری دەوری هەبوو ئەویش ئەو ڕاستپاردەی هەبوو کە ئەبێ لیژنێکی ئەکادیمی شارەزا سەبارەت بە دۆسیەکانی تایبەت بە ڕۆژنامە نەک هەر ڕۆژنامە نووسان نا واتە مەچالەکوانمان هەیە بەقەر کەناڵێکی میدیایی سێرکەری هەیە لەبەرەوە بێ ئەوانش هەر بخرێنە ئەو بابەوە لەگەڵ نەقدێکی لە حکومە دەست ئەمڕۆ ژنێک کوژرا یەکسەر بڵاو کرایەوە جارێک گوتیان 25 ساڵە جارێک گوتیان مێردەکەیتی جارێک بابەتی ئەنوا شتیان بۆ دروست کرد لەبەرەوە یعنی زۆر بابەتمان هەیە نەک محکەمەیەکە گەر ئێمە بچووشکەینەوە لە محکەمەیەکە وەکو محکەمەی تونتوژێ خێزانی کە تەزەخۆمێکی زۆری دروست کردووە کە ئەمڕۆ داواکەیەتی پاش ساڵ و نییە 2 ساڵی تر هێشتا هەر دۆسیەکەی هەر بەردەوامە ئێمە ئەمانەوێت کار ئاسانی بێ ئەگەر کار ئاسانی بێ ئەو لیژنە و خەبیر لەژێر دەستی خەبیرە و ئەو سکرین شوتی ئەم کاپچەری بابەتەکان بکرێ بە خێرایی و تا نەسڕێتەوە یاوەکو سازوتی لەوانەیە کەسێک پەیجەکەی من بەکاربێنێ لە ماوەی سەعاتێکە من شتێکی تەشیرێک بە سنتەرێ بکەم لاوانێ بڵێن وڵاتویت من چۆن بیسەلمێنم کە من نیم لەو سەعاتەیە لەبەرەوە ئەگەر بۆ ئاسانکاری و بۆ خێرا بینینی دۆسیەکانە و یەکلای بوونەوەی دۆسیەکانە و یان جاکاریەک بکرێگە مامۆستایەکی جامیعەیە بابەتێکی داناوە یاخود ئەگەر حاکمێکە بابەتێکی داناوە نەقدێگرێ جیاوازی نەبێ لەگەڵ مناکە بابەتێکم داناهی من نەقد بێ ژەر نەقد بێ یەو تەشی بێ هێوش تەشیر بێ بۆ خێراتر یەکلای بکرێتەوە ئێمە لەگەڵیان بڵێ من هەمووی تێگەمەوەی کاکاروان ئەڵەمووی ڕاستە کێشەی زۆرمان هەیە و بەڕاستی خەلەلێکی گەورە هەیە و هەموو ئەوانەی پشگیری لە دروستکردنی دادگاکەکەن یعنی بەتەواتی تێگەم شکە من ڕۆژانە کارەکەین و بەتەواتی ئەوەی ئێمە ژێکین لە ناوچەی جێناکۆکوانە سەد ئەوە قورسە بەڕاستی یعنی زۆر قورسە یعنی بۆ نمونێمە لە ناو شنگال هەشت هێزی ئەمنیمانێ یعنی کە راپۆرتی ڕۆژنامەوانیەکەین ئەبێ لەگەڵ هەشت هێزی ئەمنیا ئیش بکەین لە کەرکووک 12 لێ ینی بۆ نمونە لەوە تێگەم بەڵام ئەگەر وێنەکەیەک تۆز گەورەکەیتەوە ئازادی ڕادەربرین و ئازادی ڕۆژنامەوانی پەیوەندی بە دیموکراسیەوە ینی ئۆکسجینی دیموکراسیە یعنی دروستکردنی دادگا بۆ بابەتی تیجارە یا توندوتیژی خەزانی زۆری جیاوازە لە ئازادی ڕادەربڕین چکە هەموو سیستمەکە پێناساکە بۆیە ئەوەی لە هەرێمی کوردستان ئەگوزارێت ئێمە من خۆمەکو شخصیەمە ڕای سادەی خۆمە هیچ ئیمانێکم بە ئیرادەی سیاسی لە هەرێمی کوردستان نییە کە کاری ڕۆژنامەوانی وەکو دەسەڵاتی چوارەم سیرکە وەکو دەسەڵاتێکی هەمان ئاستی دەسەڵاتی دادواری و تەشریع ئەوانە بۆیە خستنە بەردەستی ئەمنێ چیرە بۆ لە بەردەستی ئەم هێزی ئێستا هەیە پێم وایە ئەمە خەتەرە گەورەکە ئەنجنا دروستکردنی دادگاکە بۆ خۆی خەتوەیەکی باشەوە کۆمەڵێک کێشەمان لە کۆڵەکاتەوە یعنی بۆ من لە کەرکووک بووم مدیری مەکتەبی پارێزگاری کەرکووک ڕاک مەڕوان عانی ڕۆژنامە نووسێ سکاڵای لەسەر کردووە لە قاعەکە هاوارەکە المتهم مەڕوان العانی متهم مەڕوان العانی مدیری مەکتەبی ڕۆژنامەوانی پارێزگاری کەرکووکە یعنی نە داعشە لەو کاتەیە خەڵکی تریژە یعنی بەڕاستی ئەمە هەمووی ڕاستە بەڵام بە تەواوەتی من لە ئێستا لەگەڵ هیچ ئەوانیم نا یاسای ڕۆژنامەوانی خۆمان نا فەرمانگە ناحکومیەکان نا یاسای ئەوەی یاسایەکی تریشمانەیەکە ئەو یاسای من لەگەڵیانیم پێم وایە کرێ قسەی لەسەر بکەین پێویستە چاوەڕێ بکەین و بەڕێزانی باسی بارودۆخی پەرلەمانی کوردستانیان کرد و من لە دوێنەوە لەگەڵ لە پسرای یونسکۆ لە عێراقیش قسەم کرد لەگەڵ چەند ڕۆژنامە نووسێکی تریش لە ئەوروپا قسەم کرد و ڕێی یونسکۆ ئەوەیە تەحەفوزێکی زۆریان هەیە لە دروستکردنی ئەو جۆرە دادگایانە و بە شێوە لە شێوەکان پشتگیری ناکەن بەڵام وتیشیان لە ئێستا و خۆمان ئامادە کردووە بۆ ڕاهێنانی هەموو دادوەرەکان یارمەتیانی و لە سەرتاسەری عێراقا ئێمە ئەگەر عێراقیەکان و ڕۆژنامەنووسانی عێراق داوای ئەماکەن ئێمە پشتگیریەکەن زۆر سپاس. پێم وایە بەشێکی زۆر لەو قسانەی کە هەمومان ئەمان ویست بیکەین کران نەتیجەی هەموو ئەوانە بەڕاستی پێم وایە کەس نییە دژی ئەوە بێ کە دادگایەکی تایبەتمەند دروست کرێ بەکاری ڕۆژنامەوانی و بڵاوکردنەوە بەڵام نە لە ئێستا نە لە هەرێمی کوردستان نە بەم مادانەی کە لە بەردەستمان هەن
کەواتە ئێستا هیچ کامان لەگەڵی نین بەڕاستی لەبەرەوەی میکانزمەکان وەسیلەکانی دروستکردنی ئەو دادگایە ئێستا ئەوانە نین کە ئەبێ بۆ دادگایەکی تایبەتمەند هەبن ڕێک ئەوەیە بۆچی ئەم یاسایە باشە هەمومان ئەوێ لەگەڵی بین لەبەرەوەی وەک بەڕێزان فەرمویان پۆلیسی بەردەرگای حاکمەکە بزانێت کەسێک ئەچێتە ئەوێ ڕۆژنامەنووسە نەک کەسێک کە تەحڕوشی بە خاتونێک کردوێت لە جادەی مەولەوی نەک کەسێک کە دەستی کردوەوە قاسەی مارکێتێکە ئەگەر دادگایەکی تایبەتمەند هەبێت کاتێک من وەکو ڕۆژنامەنووسێک بانکراون بۆ ئەو دادگایە کە سیارەکەم ڕاگرت لە پارکەکە دابەزیم هەموو ئەوانەی کە لەوێن ئەزانم ڕۆژنامەنووسم لەبەرەوەی ئەو دادگای تەنها ڕۆژنامەنووسی تێچێت نەک هەموو جۆرە تاوانەکان هەمومان لەبەر ئەمانە متفقین لەگەڵ ئەوەی کە دادگاکە دروست کرێ کاتێک کە دادوەرێک لە بنکەی پۆلیسی سەرچنار لەسەرا لە ئازادی لە هەر شوێنێک ئەو ڕۆژە سکاڵای لەبەردەسایە پێش تۆ کەسێک لە بەردەسیا بۆ کە وەگوتمان دەستی لە دەخیلا گیراوە تۆ چیتە بەردەمی ئەسڵا هەر تااقەتی نیە سەیری شکات یعنی سەرنووسەری میدیامان هەیە لە دوو هەفتەی ڕابردووە لە بنکەی پۆلیسی سەرچنار لەگەڵ دوو کەس کە بە تۆمەتی لەشفرۆشی دەستگیر کراون کراوتە ناو سیارەیەکی پۆلیسەوە براوەتە بەردەم حاکمەکە سەیری نەکردووە ینی سوێنی خواردوتی تا هاتمە دەرەوە سەیری نەکردم بۆی بزانێ کێم هەر بە کوڕم بۆ ئەکەی کوڕمەوە بۆ نووسی کوڕمەوە حاکم سەیرم کە یعنی بزانە کێم لەوەری دڵنیام کە من و تۆ یەکە ناسین کەواتە ئێمە ئەگەر هەمومان لەگەڵ دادگابین لەبەرەوە لەگەڵ دادگایەکی تایبەتمەندی حاڵەتانە نەمێنێ بەڵام گوتمان بە میکانیزمەی ئێستا نا چ زمانێکەیە کە دوو حیزبی دەسەڵات ئەحزابی تریژ لە تەنیشتیانەوە بە سێبەریانەوە ئەم دادگایە دروست کرا تەسیس کرا حاکمی بۆ دروست کرا بەڵام وەکو کاک عیماد فەرمووی ئەگەر تەسکیەی ئەم دوو حیزبانە نەبێت ناتوانێت بچێتە پەیمانگاکەوە ئەم دادوەری ئێستا لە محکمەی سلێمانی و لە محکمەی هەولێر لە قەزیەکە نایەوێت تێبگات بەدەستی حیزب و بە داواکاری حیزب دۆستەکەی تۆ بەلا ڕێیا ئەبا چ زمانێکەیە کە ئەویش بە هەمان شێوە ناکات هیچ زمانێک نییە کەواتە لەم حاڵەتە شابێ لەگەڵەوە بین بۆ ئێستا نەخێر حاڵەتێکی تریش کە بەڕاستی دکتۆر سامان بەسەر چاو دکتۆر سامان شتێکی باس کرد فەرمووی کە کاتێک کە توێژینەوەکەی کردووە گەڕاوە بەدوایەوە کە ئەزمموی وڵاتێکە بێ هاوشێوە بێت هیچ وڵاتێک دادگایەکی هاوشێوەی نییە نەتیجەکەیان چییە؟ نەتیجەکەیان چێ ئێمە ئەگەر مالەوەکو میسر بین کەواتە ئەمە ئێستا باشتر بێکێشە بێت کەواتە نەتیجەی هەموو ئەم قسانە ئەوەیە کە هەمومان بەڵێ لەگەڵین بەڵام نەبەم میکانیزمە ئێستا نەبەم بیئەی ئێستا نەبەم حکوومەت و پەرلەمان و دادگایی ئێستا نەبەم یاسایانی ئێسەش کەواتە خاڵی ئەساسی ئەوەیە کە هەمومان سپاسی سنتەری میترۆمان کرد منە تەنیشتا سپاسی بەدیلی ژەکەم بەڕێزیان ئەوە کە بگرنە ئەستۆ و هەمووشمان لەگەڵیان بین جهد بکەین بۆ ئەوەی بیخێنەوە سەر مەسارەکەی خۆی واز لە دادگاکە بێنین بیخێنەوە سەر مەسارەکەی خۆی ئەو فشارە بکەین لەوە باشترە کە بیر لە دادگا بکەینەوە لەبەرەوەی دروستکردنی دادگا بۆ ئێستا بەڕاستی یەکێک لە کارەساتە گەورەکان بەم پێکاتەی ئێسەوە ئێمە یاسای ڕۆژنامەوانی یاسای کاری ڕۆژنامەوەیمان هەیە لە هەرێمی کوردستانی ساڵی 2010 لە مقابل لە هەر ساڵێک دوای ئەوە یاسای خراپبەکارێنانی ئەمریکانی پەیوەندیکردنمان هەیە ئەم یاسایە ئەڵێ هەر کەس ئامێری تەلدار بێسیم بڵین لە ڕێی ئەنتەرنێتەوە یان پۆستی ئەلکترۆنی ئەم کارانەی خوارەوەی کرد تەکیفەکرێ بەم یاسایە کەواتە ئۆتۆماتیشەن یەک ساڵ دوای ئەوە مشەڕعی کوردستان هاتووە تەواو ئەهەمیەتی یاسای کاری ڕۆژنامەوانی کەم کردوەوە چونکە دەردی کە ئەکتۆرە ئاماژەی پێەیە ئێستا ڕۆژنامەوان زیاتر بابەتە ئەلکترۆنیەکان بەکارێنەوە گلۆی لە جان بە تەقلیدیەکە کەواتە هەر بە یاسا ئێمە مەبدەیەکەی هەڵێ لا حەقی فسخ السابق قۆمانە قانونەکە لاحقە و خصوصیەتێکی شیاوە بە فعلەکە چونکە هەڵێ هەر کەسێک لە ڕێی ئەمانەوە ئەم کارانەی کرد کەواتە ئێستا ئێمە کێشەکەمان لەگەڵ یاساکەیە هەیە یاسایەکەیە یاسای کاری ڕۆژنامەوانی تۆزێک بێ ئەوە کردووە اینجا ئەمە حاکمێکە لە بەیانیەوە ئەوراقی مرکزی سەرا و سەیوان و ڕزگاری و چوزانم نازانم شارەوانی و چێتە بەردەسی ڕۆژنامەوانێک شەچێتە بەردەسی و تەعاملی لەگەڵاکە چۆن ئەم حاکمە ئەسڵەن جارێ ئەمە ئێمە لە بەردەم جەدەلێکین ئایا
یاسایکاری ڕۆژنامەوانی ئەوینەی خۆی ماوە ئەم حاکمە چۆن تەعاملی لەگەڵا بکە بە قەناعەتی من دروستکردنی دادگاکە ڕەنگە تا حدێک بتوانرێ بڵین ئەم دادوەرەکە مختصە زیاتر گرنگجی و احتیمام بە بڵین ڕۆژنامەوان بە لەو مەجالەیە. دەستان خۆش بێ من زۆر بە خێرایی قسە و باسەکان مختصر لەسەر ئەوەیە پێم وایە هەمووی هاوڕان لەسەر ئەوەی لە ڕووی عملیەوە باسەکە لە ڕووی عملی و تیۆریەوە لە ڕووی تیۆریەوە هەمووی هاوڕین لەسەر ئەوەی کە محکەمەیەک یاخود هەر هەیەکی مختصە بێت لە هەر بوارێکە ئێستا لە مەجای سەحافەشە خۆیان مەسەڵەن سەحوفی تایبەت بە بنکۆڵکاری هەیە تایبەت بە ئابووری هەیە تایبەت بە فلان هەیە تایبەت بە سیاسی هەیە ئەمە شتێکی اختصاص هەموو لە هەموو مەجالێکە شتێکی باشە بەس کێشەکە لەوەیە زۆر جار ئەو اختصاسا کە قوڵە بێتەوە ئەتەسێ بە قوڵی لە مەوزوعەکە بە خراپ ئەگەر خراپ قوڵ بێتەوە یعنی کێشەکە لەوەیە لە ڕووی عملیەوە لە ڕووی کردداریەوە جانبی دووەمەکەی لە ڕووی کردداریەوە بۆ ئەمڕۆ بۆ واقعی هەرێمی کوردستان شتێکی گونجاو نییە لەبەر ئەم هۆکارانە لەبەر ئەوەی دۆخی قەزایی لە ئەمڕۆیە لەو ئاستەیانە تەنانەت بۆ کەیسە ئاساییەکانیش نەک بۆ کەیسێکی وەکو کەیسی سەحافە و کە زۆر جار دەرگیرە بێتوانێت لە زۆربەی کارەکانە لەگەڵ سوڵتەی سیاسی و ململانیە سیاسیەکانە هەروەها ئاستی هۆکارێکی ئاسی دادوەران هەیە وەکو کاکشەخیش باوەڕ هەر ئەسڵەن زۆربەی زۆری تایە باوەڕی بە مافی مرۆڤ نییە نەک لەوەیە کورت مختصری کێ بە مافی مۆ ڕۆژنامەنووسان لە هەفتەی پێشووە لە نزیکەوە ئاگامان لە کەیسێک و بەشدار بوون کەیسی ڕۆژنامەنووسێکە کە دادوەرەکە ئەسڵەن نەیەزانی قانونی سەحافەش هەیە لەبەرەوە بۆی ئەگەر مختص بێ باشترە بەس لە ڕووی عملیەوە ئەو عملی واقعەکەیە کە ئێستا هەیە ئاڕاستە سیاسەکە لەگەڵ ئەو دۆخەیانە و گونجاونی لەگەڵ دۆخەکەیە بۆ دروستکردنی محکەمەی مختص وەکۆڵە چاچی مەکە با خراپ نەبێ لە ڕووی ئابووری و مرۆوی پشتیوانی و هەیکلە قەزایی ئەوانە وەکو کاک شێخ باسی کرد فعلەن ئەمڕۆ ئەزمەیەکی زۆری دادوەران هەیە هەر کێشەکە لە خودی محکەمەی لێکۆڵینەوەی ڕۆژنامەنووسان خۆ نابێ هەر محکەمەیەکی لێکۆڵینەوەی ڕۆژنامەنووسە بێ تۆ بێت جونحەکەیت هەبێ ئەو جەریمەی پەیوەندی بە جونحەیە جینایەتت هەبێ ئەوەی پەیوەندی بە جینایەتەوە تەمیزی جونحەکە و هەبێ لە ئیسنا بە سیفەی تەمیزی لە محکەمەی تەمیزی عولیا ئەگەر جینایە بێ هەیئەی مختصە هەبێ کە ئەمانە شتێکە لە ڕووی عملی واقعیەوە شتێکە تصور 100 تا چەندین ساڵیکە لە هەرێمی کوردستانە نایەتە دی لەبەرەوە سوڵتەی تەنفیزی پۆلیس یەکێکە لە کێشەی ڕۆژنامەنووسان شورتا ئێستا ئایا قسەکە لەسەوەی ئایا شورتەی تایبەت بەو محکەمەیەشە بێ و کاتە بێ بە شورتەی وەکو چۆنەڵێ شورتەی سەحافی یان شورتەی جەرائیمی نەشر ئێمە ئێستا کێشەیەکی گەورە هەیە کە شورتەی ئەخلاق ناوێتەوە کاتە شورتەی هینیش دروستیەکە لەبەرەوە تەدەخولی سیاسیەکان لە محکەمەیەکی مختصە ئەمە کێشەکانن تەدەخولی سیاسیەکان و شخصەکان و هێزەکان هێزە جۆرا و جۆرەکان لەسەر محکەمەیەکی مختص یعنی لەبەرەوەی شوێنەکە تایبەتە بێتەوە تەدەخولەکە زیاتر ئەبێ زیاتر شوێنی خۆی ئەگرێ و زیاتر دەسەڵاتی سیاسی ئەتوانێت دەست بگرێ بەسەر ئەو محکەمەیە و بەو شێوەیە ئاڕاستێکە خۆی ئەوێ وەکو چۆن ئێستا لە زۆر مەجالەیە لەبەرەوە چۆن ئێستا بۆ نەزاهەکان زۆر جار لە هەندێک محاکمی تایبەت هەیە یعنی حساسا هەیە محکەمەی ئاساییشە محکەمەی نەزاهەیە هەندێک محاکمی تەیە هەندێک دادوەردانن بە مەبەست ئەوەی لەوانەیە کە ئەو سوڵتەیە لەگەڵ یەکانگیر بێتەوانێ لەگەڵ سوڵتەکەی با بڵێن چۆنەڵی لەژێر ئەوامری ئەوام نادرێ بە دادوەرەکانی تر بۆیە ئەمە کێش لە ڕووی واقعی و ئەمە یەکێشکەیە لە کێشەکان لە هەمان کاتە لە بەرامبەری شاخر قسەم کەوتنە بەرنەشتەری ئەگەر محکەمەکە مختص بێ لە ئێستاە کە لە ڕووی واقعیەوە هەوتمان گونجاو نییە زۆر جا لەو لاشەوە بێت ئەکەوێتە بەرنەشتەری ڕۆژنامەنووسەکان و لەواشە لە ترسی ڕۆژنامەنووسان لەوانێ زۆر جار حیادەتی خۆی چونکە بەڕاستی خەتەرە تۆ بکەویتە بەرنەشتەری ڕۆژنامەنووس یعنی ئەوە هەموو کەس ناتوانێت تەحملی ئەو حاڵەتە ناکە باشترین چارەسەر ئەخیر ئەوە باسی ئەسڵی کێشەکە و باسی با بڵێن چارەسەرەکەشی بەڕبۆچوونی من ئێستا پشتیوانی تەواوی ئەگەر ڕۆژنامەنووسان تەرکیزی خۆیان بکەنە سەر پشتیوانی تەواوی قەزا و سوڵتەیەکی قەزایی مستەقل و دادوەری بەتوانە و ئەو ئێستا بەداخەوە من لەم چەند ساڵەیە کە وەلەوەتی مەعهەدی قەزایی لە 2009 یاساکەی هەیە و لە 2012 با بڵێن دادوەر وەرەگرن هەتا ئێستا ڕۆژنامەنووسێکم نەبینیوە بە دوواداچوونێکی تەواو بکە ئایا ئەو کەسانی کە وەرەگرێن لە با بڵێن معهدی قەزایی بە پێی مەرجەکانن ئەو مەرجانە لە هەموو لایەنەکانەوە ئەو مەرجانیان تێدا هەیە ئەسڵەن باوەڕیان بە سەرەتایەتی مافەکانی مرۆڤ هەیە ڕۆژنامەنووسان هەیە لە ڕووی ئەهلیەتەوە
چاچەند لە ڕووی کۆمەڵایەتیەوە چاچەند لە ڕووی حزبی و خەڵکانی مستەقیلن تاچەند لە ڕووی کەسایەتی و شخصێتەوە ئەنجا چەند لە ڕووی تواناوە پێم وایە بە دوواداچوونی ئەگەر ڕۆژنامەنووسان لە ئێستاە تەرکیز بکەنە سەر ئەوەی بیانەوێ فعلەن پشتیوانیەشی ڕاستەقینەی دادگا بوون دادوەرەکان بن و بەو شێوەی کە سوڵتەی قەزایی بەرەو پێشەوە بەرن بەرەو ئەوە بەرن چۆنەڵی زۆر تەرکیزی بکەنە سەر چونکە دوجار ئەوانستنەوە بەردەم ئەوان ئەچنەوە بەردەستی ئەوان پێم وایە بەشێک لە کێشەکانە لە ئێستا چارەسەرە بێ بەڵام لە ڕووی عملیەوە بە هیچ جۆرێک لەم کاتیا بە گونجاوی نازانم وەکو ڕێی خۆم محکەمەیەکی مختصە بێ ئەگەرچی لە ڕووی تیۆریۆ زۆر گونجاوە. من سێ تێبینیم هەیە یەکەمیان لە سەبارەت بە دادگاکان لە ڕاستیە دادگاکانی هەرێمی کوردستان هەمومان کۆکین لەسەرەوە دادگاکان سربەخۆنین و زیاتر حزب تەدەخولێکە و ئەم شەو هەر لە سنووری سلێمانیا مەسا هەم زۆر بە هەرە زۆری دادوەرەکان گۆڕاون بە ئەمرێکی حزبی کەواتە هەر دادگایەکی تریش دامەزرێت دادگایەکی حزبیە بێت یا دادگایەکی ناسەربەخۆوە بێت. ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە کە لەبەرچاومان بێ دروستبوونی دادگا چارەسەری کێشەکانمان ناکات کە کێشەکان گەورەترن بەس لە سنوورە یاسایەکەیە چکە کێشەکان بەس یاسایی نین. جارێ خاڵی دووەم کەمەوە قسەی لەسەرکەمەوەیە کە کێ ڕۆژنامەنووسە ئەسەن لە کوردستانە فەوزایەکی زۆر زۆر گەورایە نازانی کێ ڕۆژنامەنووسە کێ فەیسبووکەوانە کێ نازانم چالاکی مەدەنیە بە ناوی ڕۆژنامەنووسە ئیشەکە ئەمە فەوزایەکی گەورەیە ینی هەر بۆ نمونە جەنابی حاکم شێخ لەتیف پێشماوەیە کەسێک کە خۆی بە ڕۆژنامەنووس ئەزانێ هجوومێکی ناڕەوای کردە سەری چوو لە دادگا شکاتی کە بە هەزاران کەس بە ناوی ڕۆژنامەنووسە داوایان یەکێک داوای لە یەکێکە دابەزیە سەریە یەکێک وازی لێبێنە یەکێکی ینی کارێکیان کرد کە ئیرهابێکی فکریان بەرامبەر کرد فەقیرە ناچار بوو واز لە قەزیەکە بێنە کە قەزێ نه هەر قەزێک خۆ تۆ هەر قەزیەکە مەسەلەی گرتنەکە نییە قەزیەکەوەیە کە ڕەدعێک هەبێت من بە کەیفی خۆم لەسەر هەموو کەسێک بنووسم و وەختێکی جێشمە پاش دادگاڵێم من ڕۆژنامەنووسم کەواتە نابێ بگیرم ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان وڵی ئەوان هەمویان بە کەیفی خۆیان قسەکرد بێڵە ئەگەر لە عقل بە ناوی پەرلەمانەوە توان تۆزێک دیفاعیش بکەمەوە هەمووتان دابەزین بەسەر ینی ئەوە ئەگەر وتمان ئێستا مەسەن بۆ نمونە تورکیا چۆن چارەسەر کراوە مەسلەی سوسیال میدیا تورکیا 80 میلیۆن ئەڵێ هەر پیجێک 100,000 کەسی تێپەڕان حسابی میدیایی بۆ ئەکرێت کەس خاوەنەکەیشی حسابی سەرنووسەر و ڕۆژنامەنووسەوان 100,000 تەمان ئەگەر بیکەیتە کوردستان کە بڵێن 6 میلیۆنین ئەبێ عەدەدەکە کەم کەیتەوە ینی مەسەن بۆ نمونە لە بریتانیا لە هەموو شوێنەکانش عەدەدێک دانراوە بە گوێرەی ژمار نسبەی دانیشتوانەکەی کەواتای تر ئەو چونکە 100,000 کەسی تێپەڕاند بەناو تورکیا یعنی بۆتە ڕێیەکی عامی دروست کردە کاریگەری لەسەر ڕێی عامەیە بۆیە ئەوان حساب کردو بۆیە لە کوردستانیشا پێویستی بە تعدیلکردنی یاسای ڕۆژنامەنووسانەیە کە مەوێت قسەی لەسەر بکەم بیانویەکی زۆر زۆر خراپێنینەوە بۆ تعدیل نەکردنی یاسای ڕۆژنامەنووسان ینی بەردەوام ئەڵێن یاسای ڕۆژنامەنووسان تعدیل نەکرێت چونکە خراپەکرێ باش ئەگەر تعدیل نەکرێت چی خراپتر بووە ئەوەتە بە یاسای دژە تیرۆری بە یاسای خراپەکارانی مۆبایل بە یاسای قانونی عقوباتی عێراقی ینی دادوەر ئەوە جەناب حاکم شێخ لەتیف لێرە دادوەر مەجبورە قرارێک بدات و مەجبورە پشت بەچی ببەستێ بە مادەیەکی قانونی ببەستێ لەم کەیسە کە هاتووەتە بەردەستی ڕەهای ناکە فڕی نادات بڵێ بە ئیشتیهادی خۆی یاسایەک دانێ ئللا بێ شتێک بدۆزێتەوە ناچارە بڕات بە یاسایەک بدۆزێتەوە بۆیە یاسای ڕۆژنامەنووسی ئێمە یاسایەکی باشە بەڵام بێ باشتری بکەین شەڕ لەسەر باشترکردنی و یاسا بکەین تا شەڕ لەسەر دروستکردنی دادگایە بکەین ئەو شەڕە کۆ بکەینەوە لە دروستکردنی دەرکردنی یاسایەک کە بگونجێ لەگەڵ واقعی ئێستای کوردستانە واقعی پێشکەوتنی کۆمەلگاکەی ئێمە چکە کۆمەلگای ئێمە کۆمەلگای 2007 نیە زۆر پێشکەوتووە خەڵکەکەمان زۆر پێشکەوتووە حکوومەتەکە زۆر بالمناسبە بە پەرلەمانیشەوە زۆر دواکەوتون ئەنی ئاستی خەڵک زۆر پێشکەوتوترە لەسەر ئاستی ئیدارەدانی وڵاتەمە من ڕێی خۆمە ڕێی شخصیە پێش بیکردنەوە لە محکەمەی مختص یاساکە دووشت یاساکە چاکرێت بزان کێش ڕۆژنامەنووسە
یعنی تعریفمان نییە بۆ ڕۆژنامە نووس کابراچە کۆمنتە نووسێ دەیان کەسم بینیوە ئەمە نووسەری گەورەی کوردیش کاکە لەسەر کۆمنتێک گیراوە چۆن ئەبێ ئینسان لەسەر کۆمنت چۆن نەگیرێ لەسەر کۆمنت من دێم بە کەیفی خۆم جوێن بە تۆ دەم و تەشیر بە تۆکەم لە کۆمنتێکە کە سەدان کەسەی بینێ چۆن نەبێت هین نەکرێم محکەمە نەکرێم ژنێکی داماو لە دەربەنی خان مدیری دایرەیەکە 1001 کۆمنت بەناو جوێن دراوەتە خێزانی و ئایلەی و ئەوانە چۆش کاتی کردووە لەسەر ئەو کەیسە کە جوێن بە تەشیر بە شخصیم کراوە ناچاریان کرد هەر ئەم حملە ئەو حملەی کاکرێت حملە ئێرهابە فکریەکە ناچاریان کرد فەقیرە کەیسەکانی هەمووی بکێشێتەوە بۆچی مع العلم خێزانی دایکی خوشکی هەمووی کرا بە ئەنواعش تۆمەتیان پێدرا من بەناوی قەزا و قسە ناکەم بەڵام یەکم دەستگاتن فیزیانەی کە ڕەنگە زۆرترین تەماسمان لە دوو لەگەڵ ڕۆژنامە نووسانە هەیە یەکێکیان تاوکەریەکین زۆربەی لە حەدەسەکان وجودمان هەیە لەبەرەوە تەماسێکی هەم لایەنە ئیجابیەکەشمانەیە هەر زۆر جاریش بەداخەوە لە کە زۆر جارەیە منەڵم خەتای کەسمان نییە لەگەڵ ڕۆژنامە نووسانە هەم ئێمامانەی ئەرکانمان جێبەجێ بکەین زۆر جار هەیە بەجێهێنانی کاری لێکۆڵینەوە یا کارە یاساییەکان لە کاتی ڕووداوێکە وا پێویستەکە هەندێک ئیجراعاتی خۆمانێ بیکەین ڕۆژنامە نووسش ئەوێ کاری خۆی بکا و هەواڵ بگەێنێ ئەمە قسەمان ئەگەر لەسەر ڕۆژنامە نووس بێ لەبەرەوە مافی خۆمە تۆزێ قسە لەسەر و بابەتە بکەم چکە ئێمە زۆر جار هەیە دایمەن زۆرترین بەر ڕەخناکەوین لە زۆربەی چالاکیەکانمانە لە ڕۆژنامە نووسانەوە یەکێ لەو شتانی کە جەنابتان قسەی لەسەرەکەن کە دادگای ئەم دادگایە تەسمیەک ئەگەر بە دادگای نەشر یا بڵاوکردنەوە بێت مانایەکی تری هەیە ئەگەر دادگایەک بێت تایبەت بە کەیسەکانی ڕۆژنامە نووسان ئەوە مانایەکی تری هەیە ئێمە من بەش بە حاڵی خۆم پێمان باشە ئەگەر دادگاکە تایبەت بێ بە کەیسی ڕۆژنامە نووسان بە شەرتێ وەکو برادەران باسییان کرد پێناسەی ڕۆژنامە نووس دیاری بکرێ ڕۆژنامە نووس کێیە کە لە ئەو دادگایە یاخود بەپێی ئەو یاسایانە کە مامەڵەی لەگەڵا بکرێت یەکێ لە کێشە سەرەکیەکانی ئێمە بەڕاستی زۆر جارە ماگەێن تا ئاسی ئیحراج بوون مامەڵەکردنمانە لەگەڵ ئەو کەسانەی کە بەناوی ڕۆژنامە نووسەوە قسەکەن لەبەرەوەی کە ئایا هەر کەسێک شتێک بڵاو بکاتەوە ئەگەر شتەکە لە بابەتێکی شخصی خۆی بێت یاخود بۆچوون شخصی خۆی بێت یاخود لە ئەکاونتی تایبەتی خۆیان بێ بەناوی ڕۆژنامە نووسەوە بڵاوی کاتەوە تەشیرکردن یا قسەکردن لەسەر بابەتێک ئەمە بە ڕۆژنامە حساب بکرێت ئەوە ڕەنگە بەجێ بێڵین بۆ ئێوە زیاتر باشترەکە دەستنیشانی بکەن بۆ ئەوەی کە هەم دادگا هەم لایەنە جێبەجێکارەکانی یاسا بزانن ڕۆژنامە نووس کێیە بۆی وەکو خۆی مامەڵی لەگەڵا بکەن ئێمە زۆر جار ئەوکەوەی جەنابی کاکتۆر باسی کرد تووشی حاڵەتی وابین لە مەسەلە شخصیەکانە لە مەسەلە ئیسقاتیەکانە کەسێک بەرامبەر کەسێ بیکە بابەتێ بڵاوەکاتەوە کەیسەکەی کە یێتە لای دام و دەستگایەکی ئەمنی یا پۆلیس کاتە ئیژاتی لەگەڵاکرێ خۆی بەوە بڵاوەکە کە من شتێکی بابەتێکی میدیاییم نووسیوە ئایا تۆ میدیاکاری ئەمەد نووسیوە یا مەبەستێکی شخصیت هەیە ئەگەر بەتەنها ئەگەر میدیاکار بێ ئەو بابەتێکی ترە بەڵام ئەگەر شخصی بێ فەرقی چییە لە میدیا بیگە یا لەسەر جادە ڕێی بگرێ و کەسێک سوکایەتی بە کەسێ بکە لەبەرەوە خۆزگە دەستنیشان بکرایە میدیاکار کێیە بۆ ئەوەی کە دام و دەستگاکان یا خۆت قەزایش بتوانێت مامەڵەی لەگەڵا بکە ئێمە دایمەن ئەو کێشەیەمانەیە دەبدای پێناسی میدیاکار ئاگەڕین یعنی کاتێکە شتێکی باش بکە یا شتێکی خراپ بکە ئێمە بتوانین جای بکەینەوە لەگەڵ یەکتر ئەمە کێشەیەکی سەرەکیمانە یەکیتر مقارنەیەکی تر کرا بە دادگای سەربازی کە لە برادەرەکان باسەرگە دادگای سەربازی ڕەنگە جەنابی کاک حاکم یاسەناسەکان ئاگادارم لەسەرەوە لە ئەنجومەنی لێکۆڵینەوە لەسەر هەر بابەتێکی کە پەیوەزیە بە بابەتێکەوە کە پێویستکار لێکۆڵ لەسەر کرێ ئەنجومەنەکە ئەنجومەنێکی سەربازین ئەنجومەنێکی سەربازین لە کاتێکە ئێمە سێ فەرماندەی سەربازیمانەیە لە کاتی هەندێک تا لەندەست بەجێتوانێت عقوبە دەربکات فەرمان دەربکات یاخود ئەنجومەنێک پێگەهێنرێ دوای ئەنجومەنەکە ئەگەر لە کاتێکە وا پێویستی کرد ئەم کەسە ئیحالەی دادگا بکرێت ڕەوانەی دادگای سەربازیەکە دادگای سەربازیەکەش کەسانی هەر سەربازین ڕاستە دادوەرن بەڵام سەربازین ئایا ئەمە لە ڕۆژنامە نووسانە ئەمە ئەکرێت ئەمە ئەکرێت ئەنجا یاساکانی سەربازی بەڕاستی بۆ لایەنگری کەسانی سەربازی نییە بۆ تونترن
عقوباتی سەربازی دایمەن عقوباتێکی قورسرە تاکو عقوبات لە کاتی کەیسەکانیش ئەو کەیسانەی کە سەربازی نین ئەنجومەنەکانی لێکۆڵنەوە دوایەوە تاوە بێ ئیحالەی دادگا مەدەنیەکان یەکاو زۆر بە ڕۆحێکی ئاساییشەوە وەرەگیرەکە ڕێگادرێ و کەسە بچێتە بەردەم دادگایەکی مەدەنی محکەمە ئەکرێ ڕۆژنامەنووسی ئەگەر ئەم یاسا بەپێی ئەم دادگایە بێ مەبەستەکەمان ئێمە ئەوە بێکە عدالت جێبەجێ بکرێ یا مەبەستەکەمان ئەوە بێ حەسانەیەک بین بە ڕۆژنامەنووس ئەگەر بەستەکەمان ئەوە بێ عدالت جێبەجێ بکرێ ڕێگەی تری هەیە لە دقەیەکە باسی یەکەم ئەگەر بەسەرەکە ئەوە بێت کە ئەگەر عدالت جێب ئەگەر بەسەرەکەەوە بێ حەسانە بدرێ بە ڕۆژنامەنووس مەفروزە پێناسەیەکی تەواو ڕۆژنامەنووس هەبێ ڕۆژنامەنووس لەگەڵ کەسێک کە ئستێحتات بە میدیا بکات ئەوە جیاوازە جا بکرێتەوە ئەوەی کە مەبەستەکە لەوە بە عدالت جێبەجێ بکرێ من تەجروبەیەکی ساڵێک تاکو ئیمساڵتان بۆ باسەکەم ڕەنگە جەنابتان خۆتان هەندێکتان شایەت حاڵیەوە بن ڕەنگە بتوانرێت لە ڕێی تەفعیلکردنی ڕۆڵی میدیاکاران و پارێزەرانی میدیاکاران ڕێکخراوەکانی تایبەت بە میدیا دروستکردنی حیوار لە نێوان دادگاکان و لەگەڵ میدیاکارانە ڕێگەیەک خۆشکا بۆ ئەوەی کە بەرچاوڕوونی هەبێ بۆ دادوەرە بەڕێزەکانمان بۆ بابەتە یاساییەکانی تایبەت بە میدیا یاسای میدیا لەگەڵ شێوازی مامەڵەکردن لەگەڵ میدیاکاری ڕاستەقینە ئێمە ئەگەر دێت تەجروبەکەی ساڵێک تا ئیمساڵ باس بکەین ئەگەر دیقەتمەن من بەش بە حاڵی خۆم وەکو نوێنەرایەتی بەڕوبەرایەتی ئاسایشی سلێمانی لە زۆربەی ئەو کۆڕووکۆبوونەوانەی کە ڕۆژنامەنووسان ڕێکیان خستووە لە ساڵی پار بۆ ئیمساڵ بەشداریم کردووە نوێنەرایەتیم کردووە لێک تێگەشتێکی باشمان هەبووە ئەوانی سەردانی ئێمەیان کردووە لە زۆر بابەتە ئێمە گەر چۆن ئەم دەرگای حیوارە لای ئێمەشەوە تەفعیل بکرێت ئەمەی کە پەیوەندی بەدام و دەستگا ئەمنیەکانەوە هەیە لەگەڵ ڕۆژنامەنووسانە هەمان ئەم شێوازە ڕێگایە ئەگەر بگیرێتە بەر لەگەڵ دادوەرەکانە دادگاکانە کۆڕوسیمنەری تایبەت بۆوانە ژێر بخرێ من تەسەورەکەم گفتوگۆکان دەوڵەمەندترە بێ بەرچاوڕوونی زیاترە بێ لەوەی کە زیاتر ئێمە جارێکە ئێستا هەنگاوێک بنێو هەنگاوە زۆربەی برادەرەکان ڕەنگە پیان وابوو کە لە ئێستایا ئەو ئیمکاناتانە نەبێ ئەو هەنگاوەی کە پارنراوە لەگەڵ دام و دەستگامیەکانە تا ئیمساڵ ئەگەر لای ئێوە لە تەرەفی ئێوە پێتان وایە بەرەو پێشوونێکەیە خۆزگەوەش هەمان شێوە تەجروبەکرا لەگەڵەوانە و سوپاسانەکەم من سەرەتا ویستم قسە نەکەم ڕاستەکەی تەحەفوزم هەبوو لەسەر وەڵامی ئەو پرسیاری کە کراوە بە عنوانی بڵێ نازم ئەگەر وەکشۆپ ئەگەر بگەین بە تەوسیات هیوادارم یەکسەر باسی نەتیجە و تەوسیات کەم بەڵام ئەوەی کە گوێم گرت من لەگەڵ ئەو ڕایەم کە ناڵێم نەخێر لەگەڵ ئەوە نین ئێمە کە دادگای تایبەتمەندمان هەبێ بەڵام پێم وابێ دەتوانم بڵێم زووە جارێ بۆ دادگایەکی ئاوە بۆ پێی کە تێگەشتم لە بۆ چوونەکانیش ئەوەن کە ئێمە نەزەمینەمان ساز کردووە بۆ هەموارکردنەوەی یاساکان چکە گرفتمان هەیە لە یاساکان هەم زەمینەیەک نییە بەوەی کە ئێمە دادگاکان لەژێر دەستی حەزب بێنە دەرەوە دادگاکان یان دادوەرەکان جاری واش هەیە بۆ ئەم قسانەشم تەحەفوزم هەیە لە بەردەمی حاکمەکان شتی وا بڵێم مەگەر لێرە ئامادە بوو چکە ڕۆژانە من کارم ئەوەیە کە ئیتر لەم دادگا و لەو پۆلیسە بچم بەدەم ئەو سکاڵایانی کە لە سەرمانە یعنی ئەگەر ئێمە ئەمە وەکو سەرەتایەک دابینین وەکو زەمینەیە کە بتوانین ئەو گرفتانەی کە هەن لەبارەی یاساکانەوە و زەمینە سازی ینی هەلومەرجی سیاسی نەگونجاو لە ئێستاە لەگەڵ کاری میدیایی دەتوانم بڵێم ئەمە باشە بەڵام بۆ ئێستا پێم وابێ زووە بۆ پێی کە گوێمان لە بۆچوونەکانیش بوو لەو بارەیەوە یعنی ئەوەی کە گوێم لێ بوو زیاترەمێت تۆزی قسەی لەسەر کەم بەهێنانەوەی دوو نمونە بابەتی دادوەری مختصە ئێمە ڕاستە باس لە گرنگی بوونی یان وجودی دادگای تایبەتمەند دەکەین یان دادگای مختص بەڵام بیرمان نەچێت تاوەکو ئێستا ئێمە قەراری خاصمان هەیە ینی فشاری حزبمان هەیە لەسەر دادوەرەکان و لەسەر کاری دادگاکان دادگای مختص دادوەری مختص ببورن ئەوەیە کە لێرەیە باس کرا من خۆم دوو نمونە باسەکەم لەسەرەوەی کە لە بەردەمی دوو دادوەرە من ئەم گرفتم بۆ دروست بوو یعنی یەکێک لەو گرفتانەی کە هەیە لە ناو هۆڵی دادگا من دوسێ جار داوام کرد لە ڕێگی محامێک و لە ڕێگی خۆمەوەکە هیچ نەبێ شاشەیەک هەبێ ئەو راپۆرتی من نمایش بکرێ بۆ داواکاری گشتی کە لێ دانیشەوە بێ دیفاع بکە لەوەی کە ئەگەر من لەسەر حەق بم ینی راپۆرتێک هەبوو من لە شوێنێکی دوورەدەستی هەرێمی کوردستان 250 کیلومتر ئەبڕم هەموو جارێک تاوەکو ئێستا 4 جار چووم لەبەر ئەوەی سکاڵای سەرۆکی دادگایەکە خودی سەرۆکی دادگاکە خۆی سکاڵای لەسەر تۆمار کردوین لەبەرەوەی کوڕەکەی لەم سلێمانیە کەسێکی کوشتووە بەڕووداوی هاتشۆ ینی مەبەست نەبووە عەمدی نەبووە بەڵام کەسێکی کوشتووە شکاتم لێ کراوە من بەپێی یاسا ئەوانەی شارەزای یاسان خۆیان نەزانن شوێن ڕووداوەکە سلێمانیە
خۆم دانیشتوی سلێمانیم هەموو ئەم داوا کردومە نمایش بکرێت ئەم راپۆرتەکە کە ئایا من لەسەر حەقمیاننا لەو راپۆرتێ لەگەڵ بوونی ئەو دوو بیانووی کە باسم کرد شوێن ڕووداوەکە سلێمانی و خۆشم لە سلێمانیم داوامان کرد نەقڵ کرد بۆ سلێمانی قبوڵیان نەکرد من چوارجار چوون بۆ بەردەمی دادوەر لە راپۆرتەکەدا نەناوی دادوەرەکە هێنراوە نەناوی ئەو شوێنە هێنراوە کە ئەو لێ نیشتەجێیە تەنها ئەوە بۆ چەند کەسێکی دەوروبەری زانیویانە ئەم راپۆرتەی NRT لەسەر کوڕی ئەمە سکاڵە لەسەر تۆمار کردین تەنانەت ئەوەی من شارەزانی بەڵام خوێندومە لە سەریکەوەی کە لەناو ئەو دادگای من نابێت دادگایی بکرێم چکە ئەو سەرۆکی دادگاکەیە دادوەر بۆی هەیە تەنەحیب کە پێم وابێ کاک شێخ لەتیف دا ئەو دادوەرەی کە خۆی طبعا لەناو محکەمەی ئامادە نەبوو بەڵام دادوەری تر بوو بەڵام ئەو سەرۆکی ئەو دادوەرەیە بێتە نەحیب کە بێت نەقلی کا بۆ دادگایەکی تر بۆی سربەخۆ بێن لە دەرکردنی بەرگارەکە نمونەیەکی ترەوەیە لە بەردەمی دادوەرە من ئەم گرفتم بۆ دروست بوو کە ئەگەینە ئەو بۆ چونەی کە ئێمە دادوەری مختصمان نەبێت زۆر گرفتێکی گەورەیە ئەوەیە لەسەر وشەیەک من سکاڵام لەسەر تۆمار کرابوو لەسەر راپۆرتێکمان بۆ نمونە کە وشەکە ئەوەیە کە بودجێک تەرخان دەکرێت من هەستمەکە لە ناو پەرلەمانم کە مناقشەی مستەلاحەکەمە کرد ئەمان واش کاتەکەیان لێکردم یەکێک لە فەرمانگەکانی هەرێم بڵین واش کاتیان لێکردبووین کە ئێمە وتومانە ئەم پارەیە تەرخان کراوە و دزراوە یعنی بودجێک تەرخان دەکرێت بەڵام دیار نییە ئەمە پەیامدەرەکە وای وتووە ڕێک وا لە قەڵم دراوە ئەم بودجەیە تەرخان کراوە دیاری پارەکە دیار نییە من سێ جا چوومەتە بەردەمی دادوەر داوام کردووە لە ڕووی تەکنیکیەوە دیسان لەناو هۆڵی دادگا ئەمە نمایش بکرێ شتێک نەبوو لە بەردەستی دادوەرەکە کە بتوانێت پیشانمی بات بۆیە دیسان ئەمە گرفتی ئەوەیە کە یاساکانمان بۆ سەحافەی مەکتوبە بۆ ئەلامی مەرئی نییە کە پیشان بدرێ و قسەی لەسەرکەین لەسەر دەستەواژە قسەمان کردووە گرفتمان بۆ دروست بووە لەسەر ئەوەی کە تەنانەت دادوەرەکە پێی وتم تۆ بۆت نییە فێری ئەوم بکەی کە چۆن من کاری خۆم بکەم لەبەرەوەی من داواکاریکی وام هەبووە ئەمە گرفتەکان زۆرن من ئەوە دووبارە دەکەمەوە لەگەڵ ئەو بۆ چوونم کە ئەگەر زەمینە خۆشکردنی ئەگەر ئەمە سەرەتایەکە بۆ پێداچوونەوە بۆ هەموو گرفتانی کە هەیە لە یاسا و بەتایبەتی لە دۆخی سیاسی شتێکی باشە ئەگەر وانە بێت پێما بێ زووە ئەوەی نمونونەکەی بەغاش ڕاستە لە ساڵی 2012 ئەم دادگایە دامەزراوە بەڵام چەند مانگێک پێش ئێستایەکێک لە سەحەفیەکانی عراق شیکەرەوەی سیاسی زیاتر سکاڵای لەسەر تۆمار کرد لەسەرەوەی کە ڕخنەی لە خامنەی گرت بوو تەنانەت خەریک بوو ئەو کەناڵش دابخەن کە لێەوە دەرکەوت و قسەی کرد بوو لەژێر سایی ئەو دادگایی کە دامەزراوە لەوێ دەستان خۆش بێت سپاس لە قسەکانی کاکشوانەوە دەست پێکەم کاکشوان تاوان قسەی هەندێک بەڕێزی دیکەش بوو ئەوە هەموو دادوەرێ ناتوانێت ئەو شتانەی تۆ یەک لا بکاتەوە کەوتە ناوی ئەو کەسەم نێە ناوە ئەوە دادوەرێکەوێ کە کتێب بخوێنێتەوە وەکومەوە ئەشواخان باسی کرد مەسلەی جیاوازیکردن لە بینی ڕخنە و تەشیر هەموو کەسی لی نازانێت من 350 لاپەڕم بە عەربی لەسەر نووسیوە کە تۆ چۆنە دەک تاڵە مویان بینە ئەوە کەسێکی مختصی لێ زانەکە کەسێک بچێتەوێت و یعنی ئەتوانێت اختصاص بێنێتەوە منەوەی کە سەرنجممە بەڵێ ینی کەسێک اختصاص بێنێتەوە ئەتوانێت ئەو شتانەی تۆ باشترێک لاکاتەوە نەک دادوەرێ لە قەزایەکی دوورێشتی شارەکانە ڕنگ بە کتێبێکی لەو جۆرەی نەخوێنێتەوە لەبەر ناپڕژێ لەبەر مەسائلی جەریمەی دیکە اختصاصی نییە من هەستم کرد ڕێیەکان وایە بەشێکی زۆری نەزەڕیان لەگەڵی و ئەگەوانە بۆم لەگەڵیاتی بەڵام پێی وایە ئەو دوو حیزبە تێکیەدا یان لە ئێستا دەسەڵاتی سیاسی حیزبی تێکیە من خۆم لەگەڵ ئەنجومەنی باڵای ڕۆژنامە نووسیانیم دروستکە چکەم پێم وایە وەکو یەکێتی خانمان و ئەوەی مافی مرۆڤوانە دەکرێتە کارتۆنی بەڵام ئەبێت نەزرەمان تەوەجۆمان بۆ قەزا لە ئەسڵا وەکۆڵێ بەراەت بێت لە ئەسڵە بێلایانی و سربەخۆیی ئەو دادوەرانە بێ بەڵێ تیانە هیوایان هەیە لە ژێرەژمونی حیزبیان بەڵام بەو نەزرێش سری هەمان نەکەین هیواشانە زۆر کەسانی بێلایەن و کەسانی زۆر ینی بە جوانی ئیشەکانی خۆیانەکەین نابێت لەبەر یەک دوویەکان ئێمە لێ بترسین من ئەوە یەک دوو مەسلەی تەجروبە گرنگە ینی تۆ لە مصر دێت حاکمی جۆنە ئیشی داوای سەحافەی نایەتێت چکە یەک حاکمی تازە تەخڕج پێکراوە دێت ئیشەکەی قاتە جنایەتەوە بەڵام قەزای جنحی سەحەفی ببینن بۆ چکە پێی وایە ئەو خبرەی زیاترە و چەند حاکمیەکیش ئەیبینە نەگەکە حاکم بۆی وەکو فلتەرێک وابێ ئەو تەجروبەی بەغا ئاخر نمونە دێنایەوە ئەوەی بەغا لە 2000 وەکو باسیشان کرا لە 2010 نەماوە ئیلغابەوەتەوە بۆیە ئەو کەیسی کە تۆ باسێ کرد زیندانی کراوە ئەوە لە بەروی لە دادگای عادیە بینراوە نەگەڵ دادگای تایبەتمەدا چکە 2 هەفتە پێش ئێستا بڕیار بە دروستکردنەوەی درا کە هێشتا دروست نەبووتەوە لە ئێستا نییە بەڵام ئەو ماوەی کە هەبوو سەردەمێکی مشەڕەفە من سێری گۆگڵم کردووە لەسەر محکەمەی زۆرم لەسەر خوێندوێتەوە زۆربەی ئەو بابەتانەی نووسەران و ڕۆژنامەسانی وەکو کاشوان لەسەریان نووسیوە
هەمووی بە مەدح باسی ئەەکەن من بۆیە باسی ئەوە ئەەکەم وەک وڵای حەزمان لێ کردووە لەو تەجربەیە خۆشەرنیە شتەکانی هەندێک تەجربەی عێراق خراپە بەڵام ئەو تەجربەیە بڕۆ نووسەران کاتێک کە هەڵبەشێنرایەوە دەیان نووسەر و ڕۆژنامە نووسی محەنەک و دیاری ساحەی عێراقی پیان وا بۆ هەڵوەشانەوەکە سیاسیە بوونەکەی باشترە بەڵام دەرکەوت هەڵوەشانەوەکە سیاسی نەبوو بە خۆیان چوونەوە لەبەر ئەو بوعدەمەکانیە حەلێکیان دۆزیوەتەوە دادگای لە عێراقدا و عێراق ئێمە زۆر شمان لە چاوان کردووە باسی قانونی مەدەنی و عقوبات و زۆر قانونە باشەکانی عێراق ئەوەشانە تەجروبەیەکی باشە و علاقی بە سیاست نییە من هەندێک باسی ئەوە کرا کاک هەرێم خاتووە شواقش باماشەوە ئەگەر ئەو دادگایە هەبێ باشتر لە بەرگا ئەڵکۆڵێتەوە بەڵگەی دەستەکەوێ ژوورێکی تایبەتی ئەبێ بۆ نمێ بۆ ئێمە مەکتەبی نووسنگەی دژە مخدراتمان هەیە کەسانی مختصمان هەیە بۆ دۆزینەوەی مخدرات ئەی بۆ مەکتەبێکی وامانە من کاتی خۆشی داوایەوەم کرد با لێستا با باسیەوە نەکەم بەڕێوەبەراتیە بۆ دۆزینەوەی تاوانە ئەلکترۆنیەکان بەڵام هیچ نەبێت لەو دادگایە بەشێکی تەرخان دەکرێت بۆ چۆنەتی کەسانی مختص ئەلکترۆنی ئایتی لەوێ دەکرێت وەکو کارمەند تعین کرێن بۆ هەندێک مەسائل حاکم لەتیف وتی دادگاکەی بەغدا ناجح نەبووم پێم وایە ناجح بووە بەڵام ئیتر ڕێی جیاوازیش هەمووی محتەرەمە کێ دەڵێ ئەو دادوەرە ناگۆڕێ قسەکەی زۆر ڕاستە ئەگۆڕێ بەڵام دوای ماوەیەکی زۆر دوای ئەوەی کە کۆمەڵێ مەبادە دروستەکە ئەو دادوەرە دادوەری دوای خۆی ئیسفادە لەو مەبادیانەکە بەڕێزە من لەوانەیە شتی وام هەر نەوتوە لە دانیشتنیکە ئەوە بۆ خۆمانە بۆیە باسیەکەم دەیان جا تەلەفۆنم لای دادوەرەوە کراوە لەسەر قەزیەکە کە نازانێ حەلەکەی چۆنە حەلی قانونی نییە بۆ نمونە دەڵێ بابەتەکە هەڵە نووسراوە بەڵام احتیزاری هێناوەتەوە جەریدەکە من چی بکەم ڕاست دەکا ئەوە گەورەی خۆیەتی و لە بینی خۆمانە منش هەندێک جا پرسیاری لێکم لە قەزایەکی تیۆری کە من ئەکادمیم لە زانکۆیە دەڵێ بۆ نمونە پەخشەکە ڕاستە خۆیە من چی بکەم پەخشی ڕاستە خۆ ئەوەی کە ئێستا باسم کرد هەمووی لە بەغا حەلی بۆ کراوەتەوە ئەگەر حاکمەکە مختص بێ نەچێ بە دوای جرائمی لەشفرۆشی و جرائمی مخدرات و بەس سەیری ئەوە بکە ئەوەندە شت دەخوێنێتەوە بتوانێت حەلیان بابەتانە و مەسائلی کۆپیڕایت و کوا قەزەیەکمان لەسەر کۆپیڕایت کابرا گۆرانیە کە یەکێککە هاتووە سەقەتی کردووە قەرارەکەی محکەمە ئەڵێ بڕۆ بزان لە وەزارەتی ڕۆشنبیری گۆرانی تۆمار کراوە قەزایی قەراراتی زۆر مخزی شەرم هەیە لە دادگاکانە ئێمە دەمانێت ئەوانە کەم بکەینەوە بەڵام منیش ئەویان نازانم یەکە لە ئشکالیاتە خراپەکان کە لێرەیە باسم کردووە ئەبیژەوەی خوانە خواستە حاکمێکی خراپی بۆ دابنرێ بەرەو خراپی دەبا بەڵام ئەکرێ ئێمە لە هەموو شتێ بترسین ئەگە ئەو ترسە بێ وەکو کاک مەجید ساڵحوتی نابێت دەست بۆ ئەو یاسا بەرین نابێ بەرین بە پەرلەمان کە ڕەنگیش بێ من لەگەڵ وەشتم ئێستا هانە نەبین بۆ پەرلەمان پێویستی بە هاناژ نییە بۆ پەرلەمان نابێ ئەنجومان دروست کرێ کە من ئەنجومەنی نیشتمانی ئەعلام منیش لەگەڵام لە ئێستاە بەڵام سەردەمێکیش مە بیرمێ ئەوترا نابێت چۆن دەبێت ڕۆژنامە نووس بەدەستی خۆی یاسا بۆ خۆی داونێ و خۆی کۆت و بنکە دی ئێستاکە ڕۆژنامە نووسان ئێوە کامەتان ئەو ڕاستایە هەیە کە باشە یان نەبوایە باشتر بوو هەندێک شتێ ترسی نابێ یعنی دەکرێت تەجروبەیەکی بکرێ ئەو دادوەرە دەخینە ژێرفشار با ئەو شارانە هەبێ محاید بێ ناڵێن لایەنگری ڕۆژنامە نووسان بێ دەخینە ژێرفشار لە ڕێگەی بەحسی علمی ئێستا ئێمە لە مجلاتە تعلیق لەسەر قەراراتی قازی هەیە چەند جار ئەو قەرارەی لە محکەمەی تەمیز دژ بە چالاکوانەکان دەرکرا بۆ ڕخنیان لێ نەگیری لەو دادوەرانە هەم ئەو دادوەرانە و دادوەری کەشە ترسن جارێککە قەراری وا دەرکەن بۆی ڕێگە بن ئێمە بتوانین متابعەیان کەین کەسانی ئەکادمی بتوانین متابعەکەن بۆی کەمترین هەڵە و کەم و کوڕی بکەن یەک دوو شتیکە وەڵام من قسەی تۆم نەبڕێکە حاکم گیان ببورێ باسی محکمەی تەخاصەت کرد بە دوو ئالەت ئەکرێت دروست کرێ مختصەکان یەکێکانەوەیە جگە لە ئیشی خۆی ئیشی کەش بکات کە من ئەوەیشکان حەلەکان دێداودە لەگەڵێتی وەکوان دێ نمونە دێنایەوە بەڵام خۆ محکمەی بۆ نمونە عمل حاکمێکی مختصە وەتانێ بە زنجیرە مەقالا دەنووسێت لەسەر کەم کوڕەکانی عمل لەوەیە حاکمی ئەحداس کۆمەڵک خبرەی هەیە کاکە ئەحداس مناڵ خوارد 18 ساڵ کە لە بچە ناخرێتە دەستەوە خۆی حاکمی ئەحداس بووە نابێت شورتەکان جلی شورتیان لە بەرابێنەوە کوبترسن دادوەرەکە دەبێت وایان لەگەڵا بکە ئەمانە ئەگەر بۆ محکمەیەکی تایبەت بۆ ڕۆژنامە نووسی دابینکەین لە مۆسەفەکەەوە دەورەی بینی بێ لە ڕایەن ڕێکخراوێکی وەکو ڕێکخراوە بەڕێزانە بۆ خراپە تەنها ترسێکمانەیە نەوەکو خراپی بکەن ئەوەشیان ئارەزوو یان خۆتان نەزانن لەوەیە بەڵام من دراسەیەکی وردم لەسەر بابەتە کردووە دادوەری بەڕێز ناتوانێت جیاوازی لە بینی نەقد و تەشیر بە جوانی بکە ئەی خاتە دەستی خەبیر کە خۆی دەتوانێت هەندێک شت بکە خەبیر لێگەڕێ بۆ تەعویزە ئەدەبیەکە بۆ هەندێک مەسائلی دیکە وای لێ هاتووە ئەوانەشی کە خبرەکەی پێدان هەندێک جار بەلاڕێیا وای کردووە ئەو قەراراتانە ئاستێکی بەرز نەبێ بە پێچەوانەوە من ئەو نمونەی عێراقم بینیوە
چۆن حەز لە هینەگەکەی حەزم لە یعنی ئەو جۆرە دروست بوونە هەبووە و لەبەر ئەوەی ڕۆژنامەنووسان بەدڵیانە نمونەی ڕۆژنامەنووسی کوردی خۆمانمانەیە کە وتوێتی من کێشەیەکم لە دادگای کوردستانە بێ ڕوحەمە چێ کە باسی شووانداودیم کرد بەڵام چەندین کێشەم لەوێ هەیە کاتژمەوێ زۆر بە سەربەرزی ئەوەم چکازانە عەدالەتم ئەدەنێ ئەو قازی شەهابەدین نازام کێیە کە سەردەمێکی زۆر لەوێ بوو. یەک دوو تێبینی کە دیسان دکتۆر کاک سالار ئەگەر یاسای ڕۆژنامە پێویستی بە تعدیلی یاسای ڕۆژنامە نووسینیە وەکو کاک حاکم لە تێفیش باس کرد بە بەیاننامەیەک ئەسڵان یاسای سوڵتەی قەزایش باسیەوەی کردووە کە سوڵتەی قەزای دەکرێت لەژێت اقتراحی محکمەی بابنهێنی ئیستێناف سوڵتەی قەزایی محکمەیەک تەرخانکە بەڵام ئێمە لەوە زیاترمانەیە کە محکمەکە خاص بێ نەک تەنها لایەکی شەکانیەوە بێ تەنها هەموو شەکانی پاشان وردەکاریەکەی کە کاک عوسمان هەندێشتی باس کرد و ئەوەنە حاکمە و جۆنح و ئەوانە هەمووی باس کراوە تەجربەمان هەیە لە وڵاتانی کە لەو بەحسەیە باسم کردووە نەفێر سێ چوار چەند حاکمێکی دیاریکراوی دەبێت ئەوە لەبێ 15 محافظەی ئەبینی بۆیە سێ چوار حاکمی لەوێ بوو یەکی تحقیق لەگەڵ یەکێکان بەدا ئەو یەکێکان جۆر سێ حاکمی لەوێ بوو لەگەڵ کۆمەڵی مۆزەف بەڵام ئێستا کە محکەم عێراق ئێوێ بچێ تەجربەکەی ناجح بووە بەڕێزان من لێدوانیم هەیە لێدوانی وتەبێژی مەجلیسی عەلای عێراقی پێش ئەوەی قانونەکە محکمە کاڵوەشێ ئەڵێ ئێمە لە نیەتمانایە لە کەرکووک و بابل و بەسڕاش دروستیکەین ئەو نیەتیان نەیەنایەدی هەڵیان وەشان بۆ ماوەیەکی کاتی پاشان دروستیان کردەوە بە قووەتر پێش 2 هەفتە قەراریان لێەوە من دڵنیان بە قووەتر دروست دەکرێتەوە تاکەی ئێمە با چاویشیان لێکەین قەیچەکە لاندێشتی باشە و نمونەی کەشمان وڵاتانی ژەیە ئەگەر من خۆم پێشتان کەوتم لە قسە یەکەمە ڕەنگ بێ پێویستیم بە قسەی یونسکۆ نەبێ بەڕاستی لەوەی هەولێریشە یەکێ خەبیرێکی ئەژنەبی باسیەوەی کرد نەخێر لە وڵاتی منانیە دکاتە نابێ بێ بابە ئەوان وڵاتی قانونین ئەوان مەبادیانەیە حاکمەکانیان بە زووی حەل ئەدۆزێتەوە ئێمە نیمانە حاکمیش بە سزمانە یەک دنیا مەت نوشتی لە بەردەستایە یەک دنیا ناچار نەبێ هانە نابێ بۆ پرسیار لە کەسانی ئەکادمی لەو بە کەیسەیە نەسی نییە چۆن معالەجەیەکی ئەم بابەتە بکرێ من پێم وایە بعد لەوێ نەبێ ئێمە وڵاتی خۆمانمانەیە هەر جلێک بە قەت باڵایەکەوە دوورێ ئەوەی کە کاک دکتۆر یحیا باسی کرد پێشکەوتنی میدیا پێویستی بەڵێ ئەوەیە میدیا پێشکەوتووە تەشەعوبی کردووە ئەلکترۆنیات ئەمە هەموو کەسێ لی نازانێ ئەوەتانێت سوەڕی مزەیەفەیە ئەخباری مەزەڵی لێ چۆن ئەو شتانە لەکجاکەیتەوە بەوە دەبێت کە محکمەیەکی مختصوانە بێ بەڵامیتر من تەرحێکە کردومەوە لە ڕابردوو شارڕام وا بووە ئێتە گرنگیشەوەیە بۆ ئێوەی ڕۆژنامە نووسانە ئێوە خاوەن قەرارن لە داهاتووە پێم خۆشە زیاتر دراسە وردبوونەوە لەسەرەوە بکرێ کە لەبەرەوەی قەنەعەتم وایە ئەگەر تەنها ئەگەر حاکمێکی یعنی ناڵێم حاکمێکی نمونەی دابنێت کە هەشمانە حاکمی نمونەیی بەڵام حاکمێکی بەس حاکمێکی لەژێر حژمونی حزبی دانەنرێت من پێم وایە قەراراتەکانی مشەڕەفە بێ و حاکمێکی لەبەروی منەظەمات چاودێریەکە لەبەروی ڕێکخراوەکان قسەی لەسەرەکە لەبەروی ئێمەمانان و کەسای ئەکادمیەکان تعلیقی لێ ئەدا وای لێکە نامانەوێت لایەنگری ڕۆژنامە نووسەکان ئەمانەوێت لایەنگری عەدالەت بێ بەو شێوازەی کە لە وڵاتە پێشکەوتوەکان بڕیارەتێت لەو بابەتانە حیاتی خاصە چیە بێتەوە چەندین کەیسمان هەیە دووەڕاوین لە کاتێکە لە فەڕەنسا بە جۆرێک کە کەیسەکان یەکلاکرێتەوە نامەی سۆزاریە ڕقەمەش چییە ماڵەکەیە لەکوێ ڕسمی ئەو ماڵە کاکە لە سەردەمێکە حملەیە ڕسمی هاتن ڕسمی ماڵی یەکێکیان بڵاو کردەوە لە بەرگی یەکەمی گۆڤارێکە ئەو ماڵەکەیەتی چۆن دەبێ باسی هەژار و ئەوانە بکە مەبەستم کاک بابەکر بوو وابزانم چۆن ڕسمی ماڵی ئەویان بڵاو کرد ئەمانە چۆن مامەڵی لەگەڵاکەی هەمووی بە تەجروبەی وڵاتانی کە هەیە ئەمەش حاکمێکی دەبێت کەسانێکی دەبێت کە پسپۆر بێت کە بخوێنێتەوە چۆن حاکمی جۆن کۆمەڵە شل لەسەرەوە دەخوێنێتەوە لە کاتێکە یەک قانونی لەبەردەستایە قانونی ڕای ئەحداث و ئەمانە بە هەمان شێوە قانونی عمل یەک قانونی لەبەردەستایە لەگە سەمانی اجتماعی بۆ محکمەیەکی مختصیە بێ ئەی بۆ محکمەی ناڵم بۆ سەحافە بێ بۆ هەموو نەشر بێ چەندین قانون وەکو کاک دکتۆر شوان وتی چەندین قانون هەیە علاقەی بە نەشرە جگە لەو دوو قانونە قانونی نقابەیە قانونی باوڵێن دەستکەوتنی زانیاریە کۆمەڵ قانونی ئیرهابە کۆمەڵی دیکە دەکرێت لەو محکمەیە چارەسەرکەوە ڕێی من سپاس دەکەم جان ناڵێن بەڵام ماڵێم تەجروبەی محاکمی مختص هەیە بە منداڵی یارێکمانەکە ئەوەش پێکم کە بڵێ باڵێم یەک محکمەی مختص ناجحە بەس عمل مەکە عمل لەبینی کرێکار و سەحەبکارایەوە خۆی کێشا و کاتەیە کە حقوق و حڕیات لەگەڵ دەسەڵاتی گشتیە احتیکاک دەکا یان گەندەڵی ئێستا سەریکە محکمەی نەزاهە
هەمیشە تا ئێستا نەیتوانیوە ببێتە ئەو محکەمەی گەندەڵی مەسوولەکان یەک بەسوولم پێ بڵێ گەورە لێ پێچی بێتەوە. یعنی بەعکسەوە بۆتە زەمانێک بۆ ئەوەی مەسوول لێ نەپێچرەوە. محکەمەی زیادە ڕەوی فەقیرێک ئەگەر 100 مەتر تەجاوز بکات دەیگرن 3 مانگ 4 مانگ بەری نادن. کورەکەی سە بۆ ژنەکەیان گرتووە، پیاوەکە خانووی 100 مەتری کردووە، پیاوەکە دەرس نەکەوتۆ ژنەکەیان گرتووە کە لا تزر وازرة وزر أخرى كالعقوبة والجريمة شخصية بينما سيرك لا تنيشتيوا بالضبط لا تنيشتيوا بدون ماتوا كجا شو أنا ما داجير نكره أي بوزي هذا الريب أونيا محكمة تر محكمة حتسي محكمة أسايش ناجحنية أسايش كنترولي كردوا يعني يسا هياس بريار هي حاكم دلك كتوم دبارك ببينه محامي كناي بينه روا أستاذ أو محامين يعني سيرك ئێمە محکەمە خاصەکانمان ئەوەی کە لەگەڵ سوڵتای احتیکاکیەکە کێشەمان محکەمەی عمل نییە، عمل چییە؟ کەس حەقی نییە. لەگەڵەوە شار کێشەی خبرەمان هەیە بۆ هەموو محکەمەکان کێشەی خبرەمان هەیە، چونکە ئێمە حاکمی متەخەسیسمان نییە بەو معنای ئێمە پێی بگەێنین بۆی بێ بە حاکمی ئاسایش بە لە ڕووی عیلمەوە جارێ، پێی بگەێنین بێ بە حاکمی نەشر، پێی بگەین بێ بە حاکمی زیادەڕەوی، پێی بگەین بێ بە حاکمی بڵین عنف نا هەر حاکمێکە من حاکمی ڕۆژێک حاکمی شەرعیم ڕۆژە حاکمی تحقیقم ڕۆژە ئەوە هیچ لە ڕووی خبرەوە هەمووی هەمانە، بەڵام لە ڕووی ئەوەی ترەوە کە محکەمە مختصەکان کە احتیکاکیان لەگەڵ سوڵتەوە هەیە بە هەر جۆرێک هەمویان فاشلن. بۆیە من ئەو قسەیە دووبارە دەکەمەوە ئەگەر کول باش نەبێ چۆن تۆ ئومێد دەکەی جوزە باش بێ، من ئەگەر خۆم پیاچی فاسد بم چۆن دەستم خێر دەکات، چۆن دەمم قسەی خێر دەکات. مەبەستم ڕوونکردنەوەکەی ئێمە بەڕاستی گرنگ ئەوەیە تەرکیز کەینە سەر ئیستیقلالی قەزا. ئیستیقلالی قەزا مهمە کە چەترە گەورەکە دروست بوو بەڕاستی ئەم بچکۆلانەش تیایدا دەتوانن ئیشی خۆیان بکەن بەشەکان. جگە لەوە لە مەحاکمی پێشکەوتوو لە وڵاتانی پێشکەوتوو ئەم جۆرە هەموو کەیسەکان هەر قەزای عادی دەیبینێت، پێویستی بەم هەموو قەزای متەخەسیسە نییە. نمونونەکانی شەرقی ئەوسەد نمونەی جوان نین. آخر شتیش بەڕاستی دەمەوە زۆر گرنگی پێ بدەن کاکاروان ئەمەی مەسلەی کاکە سۆشیال میدیا ئوستاز زەردەشتە لەبێکی زیرەکیشە بەڵام لەوەسێ باش نەیخوێن دەبێتەوە تقریبا کاکە ئیمادیش کاکە سۆشیال میدیا بڵاوکردنەوەکەی یعنی میدیا ئەو پۆستە مەبەستی بەریدی ئەلەکترۆنیە ئوستاز مەبەستی پۆست نییە مەبەستی بەریدی ئەلەکترۆنی بەریدی ئەلەکترۆنی سەیریکە بەریدی ئەلەکترۆنی بەکارهێنانی ئیمێل بڵێ ئیمێل بەکارهێنانی وەسایلی تەواصولە ئوستاز جان ئوستا پۆستی ئەلەکترۆنی پۆستی ئەخەیناکە خۆ تۆ سەیریکە پۆستی ئەلەکترۆنی بە چیایەکەی بەس نەیوتۆ پۆستی میدیایی سۆشیال میدیا میدیایە سەیریکە ئێمە دەتوانین ئەمە زۆر کێشە هەڵ دەکا زۆر کێشە هەڵ دەکا لەوانەیە من ئێستا نەتوانم پێتان بگەێنم کوڕەکەمان بۆ تەرخان نەکردو بەس کام وایە تەرکیزکەنە سەرەوە زۆربەی کێشەی نەکەر سەحافیەکان کێشەی هاوڵاتیانی ژەوەی کە کاک مەجید دەڵێ ئێستا ئێمەش خەریکە بین بە سەحەفی وەنی بەتایبەتی ئەو نیسبەتەی کە تۆڵێ لە تورکیا هەموو کەس کاکە سەحەفیەکی کۆمەڵایەتیە ئەو کاتەوەش هەڵ دەکات لەبەرەوە ئێمە جیاوازی بکەین لە بینی وەسایلەکانی پەیوەندیکردن لەگەڵ میدیا جا میدیای کۆمەڵایەتی بیان میدیای ئاسایی زۆر سپاس لەسەر ئەو یاسای سۆشیال میدیا و یاسای ئەفۆفرا بەکارهێنانی ئەمریکانی پەیوەندیکردن کاتی خۆی ناویان نابوو یاسای نوکا یعنی ئەوەی کە بە مۆبایل خەڵک بێزارەکرا ینی لە ڕاستیا بۆ میدیا دانەرا کاتی خۆی بۆ میدیا نەبووە بۆ بێزارکردن بۆ ئۆزائیدەن ئەگەر بیرتان بێ یاهوو ماسنجەریش هەبوو لەگەڵ ئیمەیڵە فقط ئەوەندە یاهوو ماسنجەر ئەوە هەبوو لەوە زیاتر نەبوو ئەمە یەک تێبینی تر ئێمە ڕاستە وەکو دکتۆر سامانەڵێ ئێمە پێویستە پێش ینی هەنگاو بنین لەگەڵ دۆخەکەیە بەڵام ڕاستیەکی شەیە ینی من لە زنجیرەیەک سیمیلار لەگەڵ ڕۆژنامەنووسانی سلێمانی و قەزاکان ئەوانەیە یەک کشتم بۆ دەرکەوت هاوڕێیان برادران مشکلەی گەورە ئەوەیە ڕۆژنامەنووسان خۆیان معریفەیان لەسەر یاساکان نییە تەسەورەکەی میدیاکار هەبووە لە ناو سیمینارەکەیە 15-20 راپۆرتی لەسەر گیراوانی بادینان کردووە ئەڵێم بە چی یاسایەک دەستگیر کراون و بند کراون و حکم دراون نازانێت باوەڕەکەی 15-20 راپۆرتی کردووە لەسەر گیراوانی بادینان ئەڵێم بە چی یاسایەک حکم دراون سجن کراون هیچ معلوماتیان نەبووە هیچ بۆیە بەڕاستی یەکێک لە کێشەکان کە تاوکەری ئەم بابەتەیە مەسەلەی معریفەی میدیاکاران و ڕۆژنامەنووسان لەسەر خودی یاساکان کە نییانە زۆر سپاس زۆر مەبەستم بوو بە پێی تەجروبەی خۆم کە داواوشتم زۆر لەگەڵ حاکمەکانە هەبووە
لە هەول لە دوهۆکەوە تا خانەقی ئێستاش 55 هەیە کاکێ من باقت چی لێ تا 55 کاکێ من لێ زۆر ئەو بە مەسەلەی حاکمەکان و نەبوونی سەقافەی سەحەفی لەلایەن کێشەیەکی گەورە بوو ینی بۆ نمونە لە سلەیمانی دادوەری ئەزیز هەیە جیاوازی نێوان جەریدە و مجەلە ناکە حکومەدا لەسەرێ ئێمە ئەوە خۆم تەجوبەی خۆمە بینیمە وتوێتی تۆ سەردوسەری جەریدەی فڵانی پێم بوو تۆ خودبانجیان من سەردوسەری جەریدە نیم بۆ ڕوونەکەمەوە نەیزانێ مەوزوعەکە چییە چەندین جاریتر لەگەڵ ئەو هاوڕە کۆنەکانی سەحافەکە ئێستا بەداخەوە نامبینم مناقشەیەوەمان هەبووە خۆزگە دادوەریشی خاوەن ڕۆشنبیری ڕۆژنامەگەری زۆر تێر هەبێ بۆی لێمان تێبگە بەس لە سەرنجەکەی کاک حاکم شەخ لەتیفەوە فعلەن ئەو ترسەش هەیە ئایا دادوەریشی ئەوها ڕاقی هەیە کە لە ژێر چەتی حیزبا دەبێ بۆیە بە هەردوو بارەکە ترسناکە نەبێ هەر مشکلەیە بشبێ هەر مشکلەیە لەبەر وازی لێمێنێ هەڵبەتە ئەم بابەتە بابەتێکی گرنگ و هەستیارە بەڕاستی بە 2 سەعات نەمعالەجەیەکەی ناتوانین هەر فۆکسێکی زۆر خێرای خرێتە سەر لەبەرەوە من بەس مداخەڵەکەش داوام کردم 1 دقیقەمە 1 دقیقەشم بەس داوا ئەەکەم یعنی لە پێشنیارە کاتەکە دۆستکاتەکان دۆسیێکن کۆنفرانسێکی گەورە بکرێ هیچ نەبێت 3 تا 4 ڕۆژ لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی لە قەضاءەوە لە هینە هەمووی کۆمەڵە محاور بێت و بە بەحسی علمی و دوجار ئەو بەحسە علمیانە کۆمەڵە تەوسیاتە ئەمە بکرێ بە ئیشێکی بنەڕەتی و ئیستفتاحێکی گەورەی تیا بکرێ هەر لە ناو کۆنفرانسە ئەوە تەسەورەکەم زۆر شاملتر بێ هەمووی زیاتر بکرێن چکە بەڕاستی ناتوانین ئەم شتە وردانە بە مەوزوعێکی وا گەورەکەمە بە تایبەتیش نییە بە تەنها بۆ ڕۆژنامەنووسن بەڕێزان ئێستا چۆک باسمان کرد یعنی ئەمە سیتیزن جۆرنالیست هەیە یعنی ئەمە مواطنی سەحەفی هەیە ئێستا خەڵکێکی ئاسایی بە لەسەر کۆمنتێک بانگەکرێ یعنی ئەمە ئەکرێت کۆنفرانسێکی زۆر گەورەتر بێ بۆی زۆر زیاتر شتەکان بەفراوانتر بێ سپاس بۆ ئەوەش زۆر سپاسانەکەی خوێکی زۆر باش زۆر جێڕێز سەرنجەکانتان زۆر مهم بوو بۆ ئێمە بەڕاستی و ئەتوانین ئێمە دوایی لە تەفریغی ئەم شتانە هەمووی بنووسینەوە بەشێکی زۆریش ئەگەر